بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەرانی و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێیەکان جوانترین سڵاوی خواتان لێبێ. خۆمان بە خۆشحاڵ و بەختەوەرە زانین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەدا بەدیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. ئومێدەکەین ئەم ڕۆژ بڕگە و بابەتەکانمان جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆمان پێکهاتوون لە چەند بڕگەیەکی جیاواز کە تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن پوش و پاون و دارستەکانمان بپارێزین بە تایبەتی لە ئێستادا کە ڕۆژانە گوێبیست دەبین لەم لاولەولا پوش و پاون و شوێنە دەشتاییەکان و ڕز و باخ و تەنانەت زۆرجار زیانەکانی ئاگرکەوتنەوە بەر باخەکانیش دەکەوێت. قسە لەسەرم تەوەرە دەکەین بە میوانی تایبەت. واروها تەوەری دووەمان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن بە تایبەتی لە وەرزی هاویندا پێستمان بپارێزین و زیانەکانی ماکیاژکردن بە تایبەتی لای ئافرەتان کە زیاتر ماکیاژ دەکەن زیانەکان چی و چین و چه جۆرە مێکیاژێک زیانی زیاترە بۆ پێست. تەوەری سێمان قسەکردنە لەسەرەوەی کە ئایا هەرێمی کوردستان خاوەنیە و هەموو ئاسەوار و شوێنە مێژوویانەیە تا چەند لە هەرێمی کوردستان بایەخی پێدەدرێت بە تایبەتی لە ڕوویەوەی کە ببێتە هۆکارێک چونکە خۆی تایبەتە بە مڵکی گشتیەوە بەرژەوەندیەکی هەبێ بۆ مڵکی گشتی هەروەها لەگەڵ چەند بڕگەوابەتێکی دیکەی جیاواز لە زانیاری و ڕاپۆرت کە پێشکەشتان دەکەین. سەرەتاش دەچینە لای کەش و هەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. خۆشەویستان، بەر لەوەی قسە لەسەر تەوەری یەکەمی بەرنامەکە بکەین ئاشناتانەکەین بە مێژووە گرنگەکانی ئەمڕۆمان. دەی شەشی ساڵی 611 سەرەتای دابەزینی سروش و نیگەی خوا بۆ سەر دڵ و دەرونی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێت لە ئەشکەوتی حیرا و لە تەمەنی 40 ساڵیدا. سروش و نیگا لە ڕێ حەزرەتی جیبرەیلەوە دابەزیە خوارەوە بۆ سەر دڵ و دەروونە خاوێنەکەی و ئەویش سەرەتا لە خزم و نزیکەکانی خۆیەوە دەستی کرد بە بانگەوازکردنی خەڵکی بۆ ئاینی یەکتایی و دوورە پەرێزبوون لە بت و بتپەرستی و ستەمکاری. لەو کاتەدا مرۆڤایەتی بە گشتی و نیوە دوورگەی عەرەبی لە خەوی غەفڵەت و بێئاگایی و نەفامی و تێرکردنی حەزە مادی و دنیایەکانی خۆیاندا بوون و مرۆڤایەتی لە ڕۆخی کەندەڵانێکی ئاگریندا بوو. مرۆڤەکان یەکتریان دەچەوساندەوە و هیچ بەهاو ئەخلاقێکی بەرز لە بازرگانی و ئابووری و کۆمەڵایەتی و سیاسەت و خێزان و تەنانەت ئاینیشدا نەمابوو. بەدابەزینی واحی پرشنگی خۆری ئازادی و ئاسۆی ڕوون لە مرۆڤەکان کرایەوە. ماوەی 23 ساڵ دابەزینی واحی بە پچڕ و لە کاتە پێویستیەکاندا بەردەوام بوو. پاشتر بە کۆچی دوایی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێت واحی و پەیوەندی نێوان ئاسمان و زەوی پچڕا. دەی شەشی ساڵی 1963 دوای چەندان خۆپیشاندان و ناڕەزایەتی کرێکارانی ژن لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، سەرۆکی ئەمریکی جۆن کەنەدی بڕیاری یەکسانی کرێی لە نێوان ژنان و پیاوان بۆ هەمان کات و هەمان کار دەرکرد. تا ئەو ساتە ژنان نیوەی پیاوانیان وەردەگرت لە کرێی هەمان کات و کاردا و تا ئەو ساتە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا ژنان مافی کرێیان پێنەدرا و بەردەوام ستەمیان لێدەکرا. دەی شەشی ساڵی 1967
ڕاگەیاندنی کۆتایی هاتن بە جەنگی 6 ڕۆژەی نێوان عەرەب ئیسرائیل و دۆڕان و شکستێنانی عەرەب و بردنەوە و سەرکەوتنی ئیسرائیل و داگیرکردنی بەشێکی زۆر لە خاکی مسلمانان و لە پێشی هەموویانەوە قودسی یەکەمین ڕۆگەی مسلمانان قودس و بەرزایەکانی جۆلان و نیوە دوورگەی سینا لە میسر لەو ساوە تا ئێستا لەژێر دەسەڵات و چنگی ئیسرائیلدان و داگیری کردوون و عەرەبیش لەو ساتەوە تا ئێستا هیچ هەڵوێست و کاردانەوەیەکیان نەبووە چونکە زۆربەی زۆری سەرانی عەرەب گوێ لە مشتی ئەمریکا و ئیسرائیلن و لەبەر بەرژەوەندی خۆیان و لە دەستنەدانی پلە و کورسیەکەیان ئامادەنین هیچ هەڵوێستێکیان بەرامبەر بە خاکی داگیرکراویان هەبێت ئەو شکستە بە نسکۆی عەرەب ناودێرکراوە و کەسایەتیە ئیسلامیەکان زۆریان لەسەر هۆکارەکانی و لابردنی ئەو شکستە نووسیوە بە تایبەتی دکتۆری یوسف قەرزاوی کتێبێکی گەوری بە ناوی وانە و پەندەکانی نسکۆ نووسیوە و بە نسکۆی دووەمی ناوبردووە. دەی 6 ساڵی 1970 دامەزراندنی کۆمەڵی مارکسی لینینی کوردستان بیری ماوتزتۆنگ لەلایەن نەوشیروان مستەفا ئەمین و شەهەبی شێخ نووری و شاسوار جەلالی ناسرە و بەخاڵە ئارام کە پاشتر لە کۆنگرەی ناوزەنگدا ناوەکەی گۆڕا بۆ کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان و پاشتریش لە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بوو بە یەکێک لە سێ ڕێڕەوە پێکێنەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوانیش خەتی گشتی و بزوتنەوە و کۆمەڵە بوون. دەی 6 ساڵی 2000 کۆچی دوایی حافز ئەسەدی سەرۆکی حیزبی بەعسی عەلەوی سووری و سەرۆکی سووریا ناوبراویەکێک بوو لە دڕندەترینی کەسایەتیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەستی سوورە بە شەیدکردنی هەزارەها زانای مسلمانان و هاوڵاتی وڵاتەکەی خۆی. زیندانەکانی بەعسی سووری بە خراپترین زیندانەکانی دنیادا دەنرێن کە هیچ ڕەوشێکی مافی مرۆڤیان تێدا ڕەچاو نەکراوە. ڕۆمانی قەپیڵکی مستەفا خەلیفە باشترین گەواهیدەرە بۆ خراپی و نەبوونی مافی مرۆڤ لە زیندانەکانی سووریادا. حافز ئەسەد خاوەن و بەرهەمهێنەری قەسابخانە بێڕەحمەکەی شاری حەما بوو کە بە 42 ڕۆژ 29,000 مسلمانی تێدا شەهید کرا. ناوبراو لەگەڵ بەشار ئەسەدی کوڕی بە درێژایی دەسەڵاتیان هەمیشە کۆمەڵێک بەناو مەلای دەستکردی خۆیانیان داخستە دوای خۆیان بۆ جوانکردنی کارە قێزەونەکانی خۆیان و وەرگرتنی ڕەوایەتی ستەمەکانیان لەو مەلایەنە. دەی 6 ساڵی 2000 بەشار ئەسەد کوڕی حافز ئەسەدی سەرۆکی سووریا بەهۆی کۆچی دوای باوکیەوە دەستنیشان کرا بۆ سەرۆکی ئەو وڵاتە. بەڵام بەهۆی ئەوەی یاسای ئەو وڵاتە دایناوە کە دەبێت تەمەنی سەرۆک لە 40 ساڵ کەمتر نەبێت و لەو کاتەدا بەشار ئەسەد تەنها 35 ساڵی تێپەڕ کردبوو بۆیە ئەنجومەنی گەلی سووری دەنگیدا بۆ چاکسازیکردن لەو یاسایەدا و تەمەنی نەکردە پێوەر بۆ ئەوەی کەسێک ببێتە سەرۆک تا ئەو کاتی بەشار ئەسەد دەبێتە 40 ساڵ و یاساکە وەک خۆی لێدێتەوە. بەشار ئەسەد هاوشێوەی باوکی کەسێکی پڕتوند و تیژ و ستەمکار بوو زیاد لە باوکی مسلمانانی شەهید کرد و خەڵکی بێتاوانی ڕاپێچی زیندانەکان کرد تەنها بەهۆی بەجێنەهێشتنی کورسی دەسەڵاتەوە تا ئێستا ملیۆنان مسلمان لە سووریا شەهید بوون. بەڵاوبوونەوەی وێنە بڕوبەرەکانی زیندانەکانی سووریا دوای شۆڕشی گەلانی سووریا دژی ڕژێمەکەی جیهانی هێنایە دەنگ بە جۆرێک زیندانەکان لە برسانە وشک کرابوونەوە و تەنها پێستێک و چەند چڵە ئێسقانێکیان مابوویەوە. لە ئێستادا بەشار ئەسەد لەلایەن بەشێک لە وڵاتانی دنیاوە چەکی پێدەفرۆشرێت و لەسەر کورسی حوکم ماوەتەوە و بەردەوامە لە ستەم و خوێن ڕێژیەکانی. ناوبراو لەگەڵ حافز ئەسەدی باوکی بە درێژایی دەسەڵاتیان هەمیشە کۆمەڵێک بەناو مەلای دەستکردی خۆیانیان داخستە دوای خۆیان بۆ جوانکردنی کارە قێزەونەکانی خۆیان و وەرگرتنی ڕەوایەتی ستەمەکانیان لەو مەلایەنە. دەی 6 ساڵی 2014 شاری مووسڵ وەک دووەم گەورەترین شاری عێراق کەوتە دەستهێزەکانی داعش دواتر چەندان یاسا و دەستوری خۆیان لەو وڵاتەدا جێبەجێ کرد و ئیمارەتی خۆیانیان تێدا دامەزراند و چەندان ستەمکاری و نادادیان بەرامبەر بە مسلمانانی عێراق و کوردستان لەو شارە ئەنجامدا. بینەرانی عزیز دیارە تەوەری یەکەمی بەرنامەی ئەمڕۆمان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن پوش و پاوان و دارستەکانمان لە ئاگرکەوتنەوە بە تایبەتی لە وەرزی سووتان و ئاگرکەوتنەوە هاوین بپارێزین. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز ئەمیت هێمن کەمەرخان
بەڕێوەبەری ڕاگەیانی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانیمان کردووە. بەخێربەی کاکێ من زۆر بەخێربەی. ئەگەر لێەوە دەست پێ بکەینەسە وەرزی ئاگرکەوتنەوەیە ناچار دەبێ وا بڵێ گرنگترین ڕێنماییتان لە مۆرزەیە چی هەیە بۆی کە هاوڵاتیان هوشیار بن دوورکەونەوە لەوەی کە هەر شتێک کە بێتە هۆکاری ئاگرکەوتنەوە لە ناو پوش و پاوەن و دارستانەکانمان. دیارە ئێمە ئێستا لە وەرزی هاوین نزیکە بینەوە و پلەکانی گەرما بەرز بێتەوە و لە ئێستا بەدواوە دەشت و چیاو پێدەشتەکان ڕوو لە وشکبوون و کەوتنەوەی ئاگرەکان دیارە ئێمە بە بەردەوام لە سەرجەم کەناڵە بینرا و بیستراوەکان و ڕێنماییمان بۆ سەرجەم هاوڵاتیانی بەڕێزەوەیە تکایە لە کاتی گەشت و سەیرانەکانت دڵنیا بە لەوەی لە پاشخۆت ئەو پشکۆیە بژێنیتەوە هاوڵاتی بەڕێستکایە جگەرەیەکی نەکوژاوە ئەبێتە هۆی کارەسات و سووتاندنی چەندین دۆنم لە پوش و پاوان و دارستانەکان و زیانگەیاندن بە جوتیارە بەڕێزەکان بە ڕێز و باخەکان بۆی ئێمە بە بەردەوام لە سەرجەم کەناڵە بینرا و بیستراوەکان و ڕۆژنامەکان واروها لەگەڵ گونشینان بە بەردەوام ئێمە بەش و بنکەکانمان کۆبنەوەمان هەیە و ئاگداری سەرجەم هاوڵاتیانمان کردوێتەوە و بە بەردەوام ئاگداریان نەکەینەوە تکایە پابند بن بە ڕێنماییەکانی بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانیەوە. زۆر باشە لە ئێستاە پێم وایە بۆ هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا هەندێک شوێن سوتا و ئاگری تێبەر بۆ زۆربەی ئەم حاڵەتانی کە هەیە هەم لە ئەم ساڵانی ڕابردوو ئایا هۆکاری نەزانی کەسێکە کە دەچێت بۆ سەیران و گەشتێک یاخۆت هۆکارێکی تر بگەڕێتەوە کەم تەرخەمی هاوڵاتیان یاخۆت شتێکی عەمدیە دەیسووتێنن بە هۆکاریەوەی کە بۆ نمونە دەیەوێت بەشێک لە زەویەکەی خۆی پاک بکاتەوە بیسووتێنە ئاگر بڕ دروست بکە یانی شتەکان تایبەتن یاخۆت نائاگا و نازانیاری و ناوشیاری هاوڵاتیانە. دیارە ئەوەی ئێمە باسێکەین جۆرە جۆرە بەڵام بەداخەوە ئەوەی من ئاماژەی پێدەم لێرە بەڕاستی هۆکاری مرۆییە زیاتر یعنی بە دەرەجەیەک ئەوەی زۆر گرینگە بەرزبوونەوەی ئاستی هۆشیاری هاوڵاتیان خۆشەویستیان بۆ سروشت و ژینگە ئەمە زۆر گرینگە بەڵام هۆکاری کەوتنەوەی ئاگرەکان دیارە جۆرە با ئێمە لێشمان تێک نەچێ بەڕاستی ئەو ئاگرانەی کە ئێستا ئەکەوێتەوە لە سنووری هەرێمی کوردستان زۆر جیاوازە لەگەڵ ئەوانەی لە سنووری کەرکووک ئەکەوێتەوە خۆ کەرکووک هەرێمی کوردستانە بەڵام ئەو ئاگری لەو سنوورە ئەکەوێتەوە لە سنووری کەرکووک و لە گوندەکانی دەوروبەری کەرکووک لەگەڵ ئەم ئاگرانەی سنووری هەرێمی کوردستان واتە لە سلێمانی و لە سنووری پێنجۆن و ئەم ئاگرانە زۆر جیاوازیان هەیە ئەو ئاگرانی ئەو سنوورانە زیاتر کۆمەڵایەتیە و هەندێک کێشەی سیاسیە بەڵام ئەو ئاگرانی لە سنوورەکانی ئێمە ئەکەوێتەوە دیارە بە دەرەجەیەک من بەکەم تەرخەمی ئەزانم لەبەرەوەی فرەدانی جگەرەی نەکوژاوار وەکو ئاماژەم پێدا فرەدانێکی جگەرەی نەکوژاوە بێتە هۆی کارەسات لە کاتی هاوڵاتیانی بەڕێزە کە کاتی گەشت و سەیرانەکانیان دڵنیا نابن لەوەی لە پاش خۆیان پشکۆکان بە تەواو کوژانەوەتەوە واروەها زۆری ئاژەڵەکانش لە کاتی لەو کەژوچێوانە ئەکەونە سەرمین تەقینەوەی مینێک ئەبێتەوەی کەوتنەوەی ئاگەر واروها هۆکاری سروشتی تایە بامان شێوە و لە کاتێکا جوتیارە بەڕێزەکان یانەوەی کەڵگەکی خۆیان پاک بکەنەوە ئاگرەکە لە دەستیان تەشەناکە وەکوی بەڕێزت ئاماژەت پێدا شوانێکی بەڕێز لەو کەژوچێوە ئەوێ چای لێ بنا یعنی واتە هۆکاری کەوتنەوەی ئاگرەکان جۆرە یەک هۆکارێک نییە هۆکارەکان واتە هەم سرۆیشتیە و ئەم مرۆییە بەڵام بەداخەوە زۆربەی کەوتنەوەی ئاگرەکان مرۆییە. ئێستا کە پوش و پاوانەکە پێگەشت و ئامادەیە بۆ ئەوی کە بەیانی بچووکترین ئامادەی بۆ فڕدانی یەک جگەرە بۆی کە هەمووی بسووتی ئایا ئێستا پێویستە ڕێنمایەکی تاو و شیارانە بۆ خەڵک دەربکرێ یاخۆت پێشتر کە هێشتا وەرزی بەهارە بۆی کە ئاگر بڕوەمانە دروست بکرێت چکە گەر لێر نشارینەوە کاک گێمە ئەگەر بچیتە دەرەوەی کەناڵی پەیام و سێری شاخی ئەزمەڕ بکەیت تەنها ینی یەک جگەرەیەکی بەستە بۆی کە هەموو شاخی ئەزمەڕ بسووتێ بە پێچوانەی ساڵانی ڕابردوو ئاگرڕێکی ئەوتویتیاد بەدی ناکرێت ئایا ئەمە ئەرکی کێ پێشتر ئەو ڕێنماییانەوە ڕێگایانە بگرێتە بەرکە هۆکار نەبن بۆی کە ئاگر تەشەنە بسێنێ لە شوێنێکەوە بە شوێنێکی تر بەتێبێت تێگەر هات و ئاگریش دروست بوو. دیارە ئەمە ئەرکی هەمومانە بەتەنیا ئەرکی پۆلیسی دارستان نیە بەتەنیا ئەرکی یەک کەسێک و تاکەکان نیە ئەمە ئەرکی هەمومانە ئاستی ڕۆشنبیری و خۆشەویستیمان بۆ سروشت و ژینگە من پێم خۆشحال لەسەر ئەمە ئاماژەی بۆ بدەم ئێمە ئەرکەکانی جگەل لەم کەوتنەوەی ئاگرانە ئەرکەکانی پۆلیسی دارستان چییە مانگی 2 بۆ مانگی 4 ڕاوی نێرەکەەوە مانگی 4 بۆ مانگی 6 قەدەغی ڕاوی ماسیەکە ئێستا ئێمە لە 15 6 ڕاوکردن ئاسایی ئەبێتەوە بە تۆڕ واتە ئێمەژەر لە بەرژەوەندی هاوڵاتیانە کە ئێمامان ڕاگەین مانگی 7 بۆ مانگی 8 ڕاوی سەرکانیە مانگی 9 بۆ مانگی 10 ڕاوی دێوەجانە مانگی 11 بۆ 12 کاتی کەڵارزە و 12 بیدایەتی 12 بۆ کۆتایی 12 دیارە ئەمە شەوارەیە ئەمە جگەل لەو ئاگرانی لە کەژوچێوەکان ناکەوێتەوە جگەل لەوەی بڕینی داری دارستانەکان جگەل لەو بیرەدانانی لە سەرجەم لە ناو شار و لە دەروی شارەکرێت واتە ئێمە ئەرکێکی هێزگار زۆر لە ئەستۆماندایە بەڵام لە ئێستا ئێمە
بە بەردەوام ئەمانەی کە ئاماژەم پێدا ئێمە 15 ڕۆژ پێش ئەوەی وادی ئەم ڕاوە بێ یاخود ئەم کەڵارزە بێ 15 ڕۆژ پێشەوە ئێمە کۆبنەوەکەین ئێمە ئامادە باشی ئەەکەین بۆ ئەوی بتوانین چۆن بتوانین خۆمان بپارێزین چۆن بتوانین سەرپێچیکاران دەستگیر بکەن و ڕێنماییان بدەینێ خوان پارێزن لەوەی سزای یاساییان بەسەرا بسەپێنین. سزای یاساییان چییە وانی کە بۆن ئێوە دەستگیریانەکەن ئایا ڕاوی ئاژەڵە کێویەکانیان کردویان بۆنە ئاگریان لە دارستان و پوشپاوانەکان بەرداوە؟ دیارە هەروەکو تۆی بەڕێز و سەرجەم ماوڵاتیانی بەڕێزش ئەزانن ئێمە بەپی یاسا کارەکەین وەکو لایانی جێبەجێکار. دیارە ئێمە یاسای ژمارە 8 ساڵی 2008مانە یاسای ژمارەدەی ساڵی 2012مانەیە بەپی ئەم یاسانە ئەو کەسانی دەستگیرێکن ڕوبەڕووی یاسایەکەنەوە دادوەرە بەڕێزەکانە کە سزاکانم بۆ دیاری ئەەکەن. بەڵام ئێمە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015مانەیە ئەم ڕێنماییە غرامەکانی لە 100,000ەوە تاوەکو 10 ملیۆن دینار ئەمە غرامی مادی جگەلەوەی سزای یاسایش ئەیگرێتەوە لە 24 کاتژمێرەوە تاوەکو 5 ساڵ. ئەمە سەبارەت بە ئاژەڵ و باڵندەکان بەپی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015. بەڵام بۆ بڕینیداری دارستانەکان و سووتانیان و لە ناودانیان دیارە ئەمەش بامان شێوە غرامی لە 150,000 بۆ 200 ملیۆن تایە واتە بەپی سەرپێچەکەی غرامەکەی بەپی ئەوەیە چەند داری بڕیوە بە چ شێوێ بڕیوێتی ئایا ئەم داری کە بڕیوێتی بە شۆفڵ بڕیوێتی بۆ ئەوەی کە سنوورە شوێنەکە بکاتە شوێنێکی تجاری بکاتە شوێنێکی گەشتیاری بکات واتە بەپی سەرپێچەکەی ئێمە و کولانی جێبەجێکار سەرپێچکار دەستگیرێکین و ڕوبەڕووی یاسایەکەینەوە ئەمە یاسایە کە سزاکە سەپێنەتە سەریا ئایا سزاکە تەنیا مادیە یاخود مادی و معنەویە یاخود بەندکردنە بە چ شێوەیەکە واتە زۆربەی سەرپێچیکاران هەم مادی هەم بەندکردنش ئاهەنگرێتەوە. ئەوانەی کە لەسەر ئاگرکەوتنەوە سووتانی پوش و پاوان لە ماوەی ساڵانی ڕابردوو گەر ئامارێک لە بەردەستا بێ هەم لەسەر سووتانی پوش و پاوانەکان چەند ئاگر بووەوە چەند مەتر دوجای زەوی بووەوە هەم لەسەرەوەی کە چەند کەس دەستگیر کراون لەسەر سووتانی پوش و پاوان. بەڵێ ئێمە گەر باسی پارساڵ بکەین واتە لە 2010 ئێمە 19 هاوڵاتیمان دەستگیر کردووە لەسەر کەوتنەوەی ئاگر لە کەژوچێوەکان و من پێم خۆش هەر لێرە بەڕێز کە ئاماژە پێدا بەراوردێ لە نێوانی 2016 و 17 بکەین لەبەرەوەی ئێمە ئامادە باشەکانمان چۆن کردووە چۆن توانیومانە ڕێژەی ئاگرەکان کەم بکەینەوە ڕێگەی سووتانە واتە کەمکردنەوەی گژوجای کەژوچێوەکان و ئێمە لێرە لەبیرمان نەچێ لە کاتێکە ئەم ئاگر ئەکەوێتەوە لە کەژوچێوەکان تەنیا پوش و پاوان زیانی پێ ناگا ئاژەڵ و باڵندەکانش زیانیان پێگە لە کاتێکە باڵندەی لەسەر هێلکەیە لە کاتێکە باڵندەی بێچووی هەیە ئەم بێچووی خۆی بەجێ نایاڵێ ئەو هێلکەی خۆی بەجێ نایاڵێ واتە ئەم باڵندەیەش لەگەڵ ئەم ئاگرەیە ئەسووتێ یاخود ئەبینی کەروێشکێکە یاخود ئاژەڵێکە بێچووی هەیە و توانای خۆڕزگارکردنی لە ئاگرەکە واتە لێرە ئاژەڵەکەش لەگەڵ کەژوجیا و لەگەڵ پوش و پاوانەکە هەستێ واتە ئێمە زیانەکەمان بەس لە پوش و پاوان نییە واتە زیانەکانمان لە ئاژەڵ و باڵندەکان و لە پوش و پاوانەکان درەختەکەش هەیە چونکە ساڵی پێرار کە زمەڕ سووتە دەیان درەختی چەندین ساڵە سووتە بێگومان چەندین داری سروشتی و دەستکرد لە ناوەچێ ئێمە گەر بەراوردێکی نێوان 2016 و 17 بکەین لە 2016 521,244 دۆنم سوتا لە پوش و پاوان و ڕزوباخی هاوڵاتیان و داری سروشتی و دەستکرد لە 2017 100,000 سوتا ئەگەر ئێمە بەراوردێک لە نێوانی 2016 و 17 بکەین جیاوازەکەی 421,244 دۆنمە واتە ئەوەنە لە حەڤە کەمی کردووە لە 2016 بەڵام ئەگەر بێت و ئێمە بەراوردێک لە نێوانی 2017 بکەین لە 2018 29,153 دۆنم سوتاوە لە 2017 100,000 دۆنم ئەگەر جیاوازیەک واتە بەراوردێکی نێوان 17 بکەین 7,847 دۆنم کەمی کردووە ئەگەر ئێمە بێت و باسی بەراوردێکی ئەم نۆ ڕۆژە بکەین کە ئێستێمە تایان لە مانگی شەشاین زۆربەی ئاگرەکان مانگی 7 و 8 ئەکەوێتەوە لەبەر ئەوەی بەڕاستی هەر وەکو بەڕێز ئاماژەت پێدا ئەو چاو پێدەشتانە یەک پارچە وشکە بێ وەکو مەنزینی لێ دێتەنیا فرێدانی یەک گەرینە کوژاوە بەسەوەی بۆیە لێرەوە ئەوەی زۆر بەلای ئێمەوە گرینگە بەرزبوونی ئاستی هۆشیاری خۆشەویستی هاوڵاتیان واتە پابندبوونی سەرجەم هاوڵاتیانی بەڕێز بە ڕێنمایەکانی پۆلیسی دارستانەوە پابند بن بەوەی کە جگەرینە کوژاوە فڕێنەدەن لە کاتی گەشت و سەیرانەکانیان دڵنیا بن لەوەی لە پاشخوان پشکۆکان کوژانێتەوە لە دووری 150 متر لە ئەم گژوجای ئەوان بتوانن لە کاتێکە چالی ئەنەن یاخود ئەو شوێنەی کە چایلی ئەنەن ئەو شوێنێک کە گەشت و سەیرانی لێکن دڵنیا بن لەوەی کە پوشی لە نییە کەم ئاگرە لە دەستیان تەشەنەکە دواتر پێیان کۆنتڕۆڵ نەکرێ لەبەر ئەوەی جگەر لەوەی کە جوتیارانی بەڕێز زەرمەند دەبن جگەر لەوەی کە هاوڵاتیان زەرمەند دەبن و ئاماژەم پێدا ئاژەڵ و باڵندەکان زەرمەند دەبن
ئاژەڵ و باڵندەکانش لە ناوەچن من دوێنێ برایەکی بەڕست پرسیاری کردوتی ئەڵەن ئەم ئاگرانەی کە ئەکەوێتەوە زیندەوەر و مارومێرو لە ناوەدا ئەمە قازانجی هەیە با هیچ شێ من لەگەڵ ئەوانیم زەرێکی هێزگار زۆری هەیە لەبەرەوەی ئەم زیندەوەری کە تو ئەیبینی خوای گەورە بەبێ حکمت دروستی نەکردووە ڕاگردنی هەریەکێ لە زیندەوەرە لە مار و مێرووەکان ئەگەر ئێمە جیاوازیەک لە نێوانی مارێکی ڕەش بکەین لە ناوی کەڵگەی جوتیارە بەڕێزەکان هەیە جۆرە مشکێکە خوا ئەم مشکە زەرەری هەیە جرجێکە خوا مشکێکە خوا ئەمە زەرەری هەیە بۆ کێڵگەکە واتە ڕاگررتنی ئەم مارە لەگەڵ ئەو جرج و مشکەیە مشکەکەش جۆرە زیندەوەری کاخوا ئەمەژەم بە هەمان شێوە زیانی هەیە واتە خوای گەورە هیچ شت لەمانە بێ حکمت دروست نەکردووە بۆیە کەوتنەوە سووتاندنی ئەم ئاگرە لە هیچ شێوەیەکە قازانجی نییە لە هەموو کات و سادەکانە ئەگەر زیان بە مارومێرەوەکانش بگەینێ هەم لە هەمان کاتە زیانی بە سروشت و ژینگەکانوە زۆر باشە بە دوواداچوونی ئێوە بۆ دەستگیرکردنی ئەو کەسان یا چۆنێتی زانینی ئەو کەسەی کاگرەی کردو بۆ منە کابرا لە ڕێگایەکی تیژڕەوە جامی سیارەکەی کاتەوە جگەرەکەی فرێداتە نێو پەڵەگەنمێکەوە یان بۆنە کۆمەڵی پوش و پاوانەوە بەڵام تا ئاگرەکە تەشەنە ئەسەنێ و خەڵک پێزانین لەوە چ ئەم 100 کیلۆمەتری بڕی بێ و ئێوە چۆن بە دوواداچوونەکەن یا چۆن دەستنیشانەکەن کە فڵانە کەس بوو ئەم جگەرەی فرێدا و ئەم ئاگرە کەوتوتەوە دیارە ئەوەی مای خۆشحاڵی ئێمە وەکو کورداواری ئەڵێ چەپڵە بەدەسێ لە نادرێ ئێمە زیاد لە حد پشمان بە هاوڵاتیان قایمە لە کاتێکا سەرپێکی کارێکە بینن ئایا فرەدانی ئەو جگەرە نەکوژایی بەڕێز ئاماژە پێدا یاخود ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان یاخود بەڕینەی داری دارستانەکان و یاخود بیرلێدان هەریچە لەمانە هەر سەرپێچیەکە بێ ئەوەی مای خۆشحاڵیە سەرجەم و نشینەکان ئێستاکە بە تایبەت چەند گوندێک ئێستا خۆیان تابلۆیان هەڵواسی و لە سنووری گوندەکان ڕاوکردن قەدەغەیە لە سنووری گوندەکان فرێدانی جگەرەی نەکوژاوە و ئاگرکەوتنەوە و لە کاتی گەشت و سەیرانەکانیانە بەجێهێشتنی پاشەڕۆکانی خۆیان قەدەغەیە ئەمە لە سنووری قەرەچەتان ئەم شتەکراوە ئەوەی مای خۆشحاڵی من چەند جارێکەش ئاماژەم پێداوە ئەنجومەنی سنووری قەرەچەتان حاجی کامەران و گونشینانی ئەو سنوورە و بنکەی پۆلیسی دارستانی پیرەمەگرون بە سەرپەرشتی بنکەی پۆلیسی دارستانی پیرەمەگرون توانیویانە چەندین ڕێنمایی هەڵواسن چەندین تابلۆ هەڵواسن کە لە سنوورەکانە داری دارستانەکان نەبڕێ ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان نەکرێ سروشت و ژینگەکان لێ پیس نەکرێ من لێرەوە داواکارم سەرجەم گونشینەکان ئەمە بکەن لەبەر ئەوەی بە بەردەوام مەفرزەکانی پۆلیسی دارستان ئایا پیرەمەگرون بێ یاخود پێنجوێن بێ یا بەش و بنکەکانی ئێمە بێ بە بەردەوام هاوکاری سەرجەم هاوڵاتیانن و پرسیارەکەی بەڕێزشت ئێمە لە ڕێگەی هاوڵاتیانە و لە ڕێگەی مەفرزە گەڕۆکەکانی خۆمانەوە لە ڕێگەی ئەوەی کە ئێمە مەفرزەکانمان لە کاتی ئەم وەرزەیە چ ڕێگەینەوە لە کەژوچێوەکان و لە ناو گەشتیاران مەفرزەمان هەیە بە بەردەوام جگەلەوەی مەفرزەی گەڕۆکمان هەیە ئێمە مەفرزەمانەیە بە جلوبەرگی مەدەنی و لە ناو هاوڵاتیان واتە ئێمە لە ڕێگەی ئەم حاڵەتانە و محتەمەدی گونشینەکان و ناو وڵاتیانمان هەیە دیارە لە ڕێگەی ئەم خۆشەویستانەوە کە خۆشەویستیان بۆ سروشت و ژینگایە ئێمە ئاگادارەکەنەوە ئێمەش سەرپێچەکان دەستگیرەکەن کاگە من سزای کەسێک کە ینی بەڵگەکەی بەسەر بسەلمێنرێ کە ئەمە هۆکار بۆ کەوتنەوەی ئاگرەکە سزای یاساییەکەی چییە؟ ئاگرکەوتنەوە درەختبرژە مەگەریەکیان و سزایەکی جیاوازی هەبێت دیارە ئەوەی ئێمە باسی پار ساڵمان کرد ئەم 90 کەسە دەستگیر کراوە هیچێکی لەوانە نایە بڵێ من بەدەستی ئەقەز ئاماگرام کردوێتەوە عوزرێکی هەیە لە کاتی کەڵگەکەی پاکردێتەوە ئاگرەکە لە دەستی تەشەنەی کردووە ئەوانەش سزایان هەیە بێگومان سزایان هەیە بەڵام دیارە ئەمە سزای یاسایەکەی ئێمە بەجێڵین بۆ دادوەرە بەڕێزەکان لەبەرەوەی ئێمە وەکو لایەنی جێبەجێکار سەرپێکی کار کە دەستگیرەکەن ڕوبەڕووی یاسایەکەینەوە ئەوە دادوەرە بەڕێزەکانە کە سزاکەیان لەسەر سەپێنن هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە زۆر جارەوانە کاگە من ببوورە سزای مادیە یاخود بەندکردنەوە دیارە هەردووکان ئەهەنگرێتەوە ئەکەوێتە سەر دادوەرە بەڕێزەکان زۆر جار ئەمە لەو کاتەیە دادوەر تەوقیفەکە بۆ ماوەی چەند ڕۆژێ بۆ دواتر تحقیقی لێ ئەکات بزانە هۆکاری سووتانەکە چی بۆ دەستی ئەنقەز بووە کێشەی کۆمەڵایەتی بووە مەبەستێکی ئەوەندەی ئاگاداری دادوەر چەندە ینی بۆ سزایەدا بە مادە و بە بەندکردن ئەوەندەی کە ئێوە ئاگادار بن وەکو پۆلیسی دارستان دیارەوەی ئێمە ئاگادارین لە 150,000ەوە تاوەکو 200 ملیۆنە ئەوەی ئێمە ئاگادار بووینە لە یەکێ لە سنووری قەزاکانی ئێمە 90 ملیۆن غەرامە کراوە کە هاوڵاتیەک بەدەستی ئەنقەز بە شۆفڵ سنوورێکی زۆر فراوانی بە شۆفڵ تەخت کردووە بۆی بیکاتە شوێنێکی گەشتیاری دیارە ئەمە دوو هاوڵاتی بوونە غرامەکانە تاوەکو 90 ملیۆن ڕۆیشتووە واتە لە 150,000ەوە سزاکان ئەیانگرێتەوە ئەگاتە 200 ملیۆن و بەندکردنەکانش لە 24 کاتژمێرەوە ئەیگرێتەوە تا ئەگاتە 5 ساڵ ئەوە کەوێتە سەر بڕیاری دادوەرە بەڕێزەکان لاگەری سووتانی بەڕون لاگەری کردنەوەی ئاگر بە دەستێکی یەکێک لە هاوڵاتیەک چا ئەمدەن بێ یاخود ناگابێت
ئەگەر باخی کەسێکی تر بسووتێ بەم کەسە قەرەبوو دەکرێتەوە یاخود حکوومەت قەرەبووی دەکاتەوە دیارە بێگومان ئەو کەسێکەوە ئاگرەکەی کردوێتەوە ئەگەر بەدەستی ئەنقەس بێ بێگومان ئەو کەسە قەرەبووەکەی لێ ئەسەندرێتەوە سزای واتە سزای بەندکردنش ئەیگرێتەوە و قەرەبووەکەشی لێ ئەسەندرێتەوە ئەگەر دەستی ئەنقەس بێ ئەگەر ئەنقەس نەبێ کێخ بۆی قەرەبوو دەکاتەوە دیارە ئەگەر ئەنقەس نەبێ ئێمە زۆر جار ئێستا بۆ نمونە بۆی من لە یادم نەچێ باسی ئەم دەڕۆژەی ڕابردوومان نەکرد ئێمە لە ماوەی ئەم دەڕۆژەیە چەند ئاگر کەوتۆتەوە کە ئێستا ئێمە لە مانگی شەشان ئەمڕۆ دەی شەشە واتە لە ماوەی ئەم نۆڕۆژەتە ئەم دەڕۆژەتا وەکو ئێستاکە لە سنوورەکانی سلێمانی و پیرەمەگرون و چەمچەماڵە و ئاگرانی کە کەونونەتەوە 100 لە پوش و پاوەن و داری سروشتی سوتاوە و من لێرەوە پێم خۆشە دەستخۆشی لە ئەفسەر و کارمەندەکانی پۆلیسی دارستان بکەم کە بەو کەرەسە سەرەتایی هەیە نەتوانیویان ئەم ئاگرانە کۆنتڕۆڵ بکەن و من هەر پێشتر ئاماژەم پێدا بۆی لە یادم نەسێ و تێنەپەڕێ ئێمە وتم 15 ڕۆژ پێشتر ئێمە ئامادە باشی ئەکەین بۆ ئەوی بتوانین کۆنتڕۆڵی ئەم کارەساتە ئایا کەوتنەوەی ئاگر بێ یاخود ڕاوی ئاژەڵ و باڵندەکان بێ بۆ نمونە ئێمە لە 15 ڕۆژی پێش ئێستا ئێمە کۆبنەوەمان لەگەڵ بەڕێز پارێزگاری سلێمانی کرد بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری سلێمانی و قایمقامی قەزای مەرکەز لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەنددارەکان بەڕێوەبەرایەتی ئاگر کوژێنەوە بەڕێوەبەرایەتی ئاتوچۆ بەڕێوەبەرایەتی شارەوانیەکانی سلێمانی و سەرجەم بەڕێوەبەرایەتەکان ئامادەبوون کە کۆبنەوەکە بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری سلێمانی بوو لێرە ئێمە ئەوەی کە پێویستمانە بەڕێز پارێزگار پرسیاری یەکێک لە سەرجەم بەڕێوەبەرایەتەکان کردووە چی بکەین بۆ ئەوەی ئەمساڵ کەمترین زەرەر و زیان بەر کەژوچێوەکان بکەوێت بەر ئەزمەڕ و بەر سەرجەم شوێنەکان پێنجیان ئێمە چی بکەین بۆ چارەسەری ئەم حاڵەتانە دیارە ڕێی هەموو بەڕێوەبەرایەتەکانی وەرگرتووە لایەنەکانی وەرگرتەوە و ئامادە باشی خۆی دەرخستووە کە بتوانێت بە هەموو شێوەیەک زیادکردنی شارەوانی بۆ دارستان و پاوان کارمەندی شارەوانی ببوورە بەڵام کاکە من ئایا ئەم پرسیارە دەبێت ئێستا بکرێت یا بەهار بکرێت بۆی کە ئاگربڕ دروست بکرێ و کاتە دروستکردنی ئاگربڕ بۆ نمونە ئاسانترەوە دروستکردنی ئەمە ئاگربڕە ئیشی کێ ئیشی دارستان یاخود ئیشی کشت و کاڵە نەخێر دیارە ئیشی هەموو لایەکە ئێمە ئەگەر بێتە سەر واقعی ئێمە وەکو لایەنی جێبەجێکار زیاتر ئێمە پارێزگاریکردنە لێی و لەگەڵ ئەوە ئێمە توانیومانە ئاگر بە ئاگربڕ دروستکەین بە ئاگربڕمان دروست کردووە لە کەژوچێوەکانەوەی لە توانەمانە بووە بەڵام دیارە ئەمە ئیشی بەڕێوەبەرایەتی ڕێگەوبانە ئەمە ئیشی شارەوانەکانە ئەمە ئیشی دارستان و پاوانە ئەمە ئیشی سەرجەم هەمومانە هەر کەسێک هەر یەکێ لە ئێمە کە خۆشەویستیمان بۆ سروشت و ژینگە هەبێ ئەمە ئیشی ئەو کەسەیە بۆ نمونە کە تۆ لە ڕلای خۆتەوە جگەرێکی نێوژاوت فڕێنەدا ئەمواتە ئەمە تۆ خۆشەویستی خۆت بۆ سروشت و ژینگە دەربڕیوە کە من توانیم مەپرسەکانی من لەو کەژوچێوەیە توانیان بە ئاگربڕ دروست بکەن لەبەرەوەی ئێمە هیچ وەسائلێکمان نییە بۆ ئەوەی بتوانین لەو کەژوچێوە ئاگربڕ دروستکەین وەکو تراکتۆرە وەکو شۆفڵە وەکو ئامێرەکانە ئێمە هیچ ئامێرێکی وامان نییە بتوان ئاگربڕی بۆ پێ دروستکەین بۆی ئێمە 15 ڕۆژ مانگی پێشتر ئێمە کۆبنەوەکەن ئامادە باشی ئەەکەین بۆی بتوانین سەرجەم لایەنە پەیوەنددارەکان هاوکارمان بێ بۆی بتوانین ئێمە لە کاتێککە ئاگرێکە کەوێتەوە حتا لە کۆبنەوەکە ئاسایش ئامادە بووە برای ڕزم حامید خالید لە کۆبنەوەکە ئامادە بووە کە ئێمە سەرجەم لایەنەکان وەکو تیمێک و وەکو یەک دەستی بەهێز بتوانین ئێمە لە کاتی کەوتنەوەی ئاگرەکە زۆر باشەکە من ئامارەکان زۆر باشن لەوەی کە گرکەوتنەوە کەمی کردو سووتانی پوش و پاوان زۆر کەمی کرد لە چاو 2016 و حەڤە بەرەبەرە تا دێک کەمتر دەبێت بۆ هیوای کەم ساڵش کەمتر بێت تا چەندەوە پشت بە توانامرۆیی هاوڵاتیان دەبەستن لە شوێنێک کە ئاگر دەکەوێتەوە ئۆتۆمبیلەکانی ئاگر کوژێنەوەش ناگەنەوە شوێنە بە تایبەتی بینیمان لە ساڵانی ڕابردوو لە هەڵەبجە لە پشتی هەڵەبجەوەمەوە شاخە ئەنی ئەوەندەی کە هاوڵاتیەک ینی کە خۆی بە بەرپرس دەزانی لە پاراستنی شاخ و کەژوکێ و پوش و پاوەنەکەی ئەوەندەی کە هاوڵاتیەک بە دیار بەوەندە بۆن ئۆتۆمبیلەکانی ئاگر کوژێنن دەگەشتنەوە شوێنە ئێوە تا چەندە پشت بە توانای مرۆیی هاوڵاتیان دەبەستن دیارە من لێرە لە جۆدی توانای بەڕێوەبەراتی ئاگرکوژێنەوە کەم ناکەم و لە هەموو کات و سادەکانە ئێمە بە تیمێک بە یەک دەستوانیومانە ئاگرەکان کۆنتڕۆڵ بکەین بەڵام مرۆک و بەڕێز ئاماژەت پێدا زۆربەی شوێنەکان کە ژوچێوەکە وایە ئۆتۆمبیلەکانی ئەوان فریان ناکەوێت دیارە ئەوە ئەفسەر و کارمەندەکانی پۆلیسی دارستانە و بە هاوکاری لەگەڵ هاوڵاتیانە هاوڵاتیان گونشینەکان لە کاتێکە ئەگەر ئەو ئاگرەکەشمان لەگەڵان نەکوژێنێتەوە وەکو چاوساغێک وەکو ڕێنوێرێک ئاگدارمان بکاتەوە ئەم سنوورە لغمی هەیە ئاگدارمان بکاتەوە یاخود هەر لە دواوە بتوانێت لە سنووری گوندەکەی خۆیەوە بتوانێت دەبە ئاوێک بگەێنێتە ئەفسەر و کارمەندەکان هەر لەگەڵ یانابێ بەڵام ئەوەی مای دڵخۆشیە سەرجەم گوندشینەکان هاوڵاتیانی خۆشەویست
شان بەشانی ئەفسەر و کارمەندەکانی پۆلیسی دارستان لە کاتی کۆنتڕۆڵکردنا ئەگەر بە کەرەسە سەرەتایەکان بێ بە لە تەجوێنی بێ بە لە قوپۆپیدارەکانش بێ هاوکار بوون لەگەڵمانە ئەوە مای دڵخۆشیە ماندووبوونی ئەوانە هاوکاری ئەوانە ئێمە توانیمانە ئەوەنە خۆشەویستیمان بۆ سروشت و ژینگە هەبێ بتوانین بە زووترین کات ئێمە ئاگرانە کۆنتڕۆڵکەین ئەمەی کە من ئەڵێم لە ماوەی لە سنووری سلێمانی و پیرەمەگرون و چەمچەماڵە ئەمانی کە بووە ئەم 100 دووەنمە دیارە ئەگەر بەهاتای خۆشەویستی ئەفسەر و کارمەندەکان و هاوڵاتیان نەبایە کە هاوکار بوونە دیارە چەند بە هەزارەها دووەن مەستووە وتوانیویانە لە ئەم سێ سنوورە لە سلێمانی و پیرەمەگرون و چەمچەماڵ 100 دووەنم بسووتێ و ئێمە ئەگەر یەک دووەنمش بسووتێ دیارە ئێمە جێگەی نیگەرانیە دیارە ئێمە پێمان خۆش نییە بۆیە ئێمە ئامادە باشی ئەکەین بۆی هەروەکو بەڕێست ئاماژە پێدا ئێمە لێم ساڵ لە پارساڵ کەمتر بسووتێ زۆر باشە کاگە من زۆر جار مە فڕۆکخانەیەکمان هەیە کە فڕۆکخانەی کشتتوکاڵی زۆرتر ناودەبرێ بە عەزرامەی کە لەسەر لەو دیوی عربەتەوەیە تا چەندەم فڕۆکانە هاوکارن بۆ کوژانەوەی ئاگرکەوتنەوەکان چکە تا ئێستا هاوڵاتی زۆر جار دەپرسێن نەمان بینی دووجار لە ڕێگەی فڕۆکەوە ماگرانە بکوژێنێنەوە کە بەداخەوە لەبەرەوەی کە ئۆتۆمبیلەکانی ئاگرکوژێنەوە ناگەنەوە شوێنە دەبێ کارمەندەکە بەدەست زۆر جار بینیمانە بە قەمسەڵەکەی یا جلوبەرگەکەی ئەفسەرەکەی ئاگر کوژێنەوە سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکەی ئەم کۆپتەرانەمان بۆ کەی دەبێت تا چەند ئامانە بەکار هاتوون و بۆ بەکار نایێنرن دیارە من پێشە ئاماژە بۆ دەم ئەم جلوبەرگانەی کە تۆ ئەیبینی ئەمانە مادەی لایلۆنە لە کاتی کۆنتڕۆڵکردنی هەر خۆی ئەو لە خۆیان سوتەمەیە و بەنزینە و ئێمە داوای جلوبەرگی دژ ئاگر و پێڵاوی دژ ئاگرمان کردووە و من چەند ساڵە پێشێستا داوای کۆپتەری ئاگرکوژێنەوەم کە دەروک وڵاتانی ئەوروپا ئێمەیچمان لەوان کەمتر نییە من چەند جارێک بە کتابی ڕسمی داوام کردووە کە ئێمە کۆپتەرمان بۆ دابین کرێت و ئێستش کۆپتەر وابزانم بەڕێبراتی ئاگرکوژێنەوە کۆپتەریان هەیە و چەند جارێک ئێمە داوامان کردووە یەک دوو جار ئەم کۆپتەرانە هاتوونە بۆ ئاگرکوژێنەوە چەندێ سوودی هەبووە لەوانەیە ئەو مەفرزەی کە مەیدانی لە کەژوچێوەکە بوونە ئەوان زیاتر پڕمەعلوماتر بن تا چەندێک سوودی لێ بنراوە بەڵام وەکو پێویست ئێمە ئەگەر داوامان کرد کاتی خۆی ئەم کۆپتەرانە تایبەت بێ بە ئاگرکوژێنەوە و بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان لە بەرەوەی زیاتر ئەو ئەفسەر و کارمەندەکانی پۆلیسی دارستانە ئەو شوێنانەی کە ئۆتۆمبیلەکانی پێناگاوە ئەو شوێنانی کە زۆر چڕ و سەخت و شوێنێکی هەڵدێرە یاخود شوێنێکە کە لە خۆم ڕێژە ئەو ئەفسەر و کارمەندەکانی ئێمە لەو شوێنە ئەتوانن ئاگرەکان کۆنتڕۆڵ بکەن و بیکوژێنەوە بەڵام ئێمە زۆر داوامان کردووە و ئەو فڕۆکەی کە بەڕێز ئاماژەی پێدەینا بەڵام کۆپتەرەکان تا ئێستاکە چەند جارێک هاتوونە بۆ ئەوەی بتوانن ئەو شوێنانەی کە زۆر سەختە بتوان بیکوژێنەوە دوایین ڕێنماییتان بۆ هاوڵاتیان ئێمە بە بەردەوام ڕێنماییمان بۆ هاوڵاتیانی خۆشەویست هاوڵاتیانی بەڕێزەوەیە کە خۆشەویستیان بۆ سروشت و ژینگە بێ لە کاتێکە لە شوێنە ئاگرێکی کەوێتەوە بە زووترین کات لە ڕێگەش بارەسەتەوە ئاگداری مەفرزەکانی ئێمە لێکێنەوە بۆی مەفرزەی ئەو سنووری ئێمە ئەو شوێنی ئێمە بگاتە شوێنە ڕووداوی ئاگرەکە و هاوڵاتیان هاوکار بن لەگەڵ ئەوەی کە لەگەڵ ئەفسەر و کارمەندەکانە هاوکاری ئەوە بکەن ئەگەر هیچیان پێ نەکرێت شارەزان ڕێنماییان بدەنێک ئەم سنوورە لغمی هەیە یاخود نیەتی و فرێدانی پابند بن بە ڕێنمایەکانی پۆلیسی دارستانەوە جگرین و کوژاوە فڕە نەدەن لە کاتی گەشت و سەیرانەکانیانە دڵنیا بن لەوەی لە پاش خۆیان ئەو پشکۆیان کوژانەوەتەوە و ئێمە بە بەردەوام ڕێنماییمان نەروک و پێشترش ئاماژەم پێدا بۆ هاوڵاتیانەوە بووە لە کاتی گەشت و سەیرانەکانە لە قوپۆپیدارەکان نیشکێنن شوشەیمبەی فڕە نەدەنە ژێردارەکان لە هەمووی گرنگتر کوژانەوەی ئاگرەکان لە دوای خۆیانە زۆر سپاس بۆ بەڕێز ئەمیت هێمن کەمەرخان سپاس بۆی کە لەم بەرنامەیەدا لەگەڵمانە بووی سپاس بۆ زۆر سپاس بۆ بینەرانی عەزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و بۆ درێژە پێدان بە تەوەرەکانی دیکەمان دێنەوە خزمەتتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە
کارگەی شەربەتی خالقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی و پشت ئەلبیسەکە. کارگەی شەربەتی خالقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی عزیز، دیارە تەوەری سەرەکی دووەمی بەرنامەی پەیامی ئەمڕۆمان قسەکردنە لەسەرەوەی کە بە تایبەتی لە وەرزی هاویندا چۆن پێستمان بپارێزین و هەروەها زیانەکانی میکیاژ بە تایبەتی لای ئافرەتان زیاتر لە مۆردەدا چۆنەوە چه جۆرە میکیاژێک دەبێ بەکاربێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ ڕێز پزیشکی پسپۆر لە جوانکاری نەخۆشیەکانی پێست کاردی دکتۆر هێڵین زەمان قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. بەخێر کاک دکتۆر. زۆر بەخێر. زۆر سپاس بۆ دەرفەتان. ئەگەر لێوە دەست پێ بکەین دکتۆر، وەرزی هاوینە زۆر جا دەڵێ دژەخۆر بەکاربێنە. تەنها دژەخۆر یاخۆت ئەوەی کە چۆن پێستمان لەم خۆرە بپارێزین؟ بەڵێ، بەڕای من لە وڵاتی ئێمە کە ژمارەی کاتژمێرەکانی ڕۆژ ینی زۆرترین کات خۆر بە دەرەوەیە، گرنگترین ڕێگەی پاراستن و یا گرنگیدان بە پێست خۆپاراستنە لە خۆر. ینی هەر کەسێک بتوانێت بە شێوەیەکی باش خۆی لە خۆر بپارێزێت بە دڵناییەوە پێستێکی باش و سەلامەتی ئەبێت. چونکە کاریگەری خۆر لە وڵاتی ئێمە لە ڕاددە بەدەرە ڕۆژانە 12 بۆ 13 کاتژمێر بەردەوام خۆر بەدەرەوەیە لە وەرزی بەهار و هاوینە و لە زستانە هەرچەندە کەمترە، بەڵام هەر بە بەراورد بە شوێنەکانی تر هەر زۆرە. خۆپاراستن یاخود ڕێگاکانی خۆپاراستن لە وەرزی هاوین و یاخود لە خۆر لە وەرزی بەهار و هاوینە چەند ڕێگەیەکی جاجا ئەکرێتەوە. یەکێ لەم ڕێگانە بەکارهێنانی دژەخۆرە. بیرمان دەچێت ڕێگەی زۆر باشتر هەیە لە بەکارهێنانی دژەخۆر. ئێمە ئەبێت هەوڵ بین بەردەوام بە دوای سێبەرا بکەڕین تاوەکو ئەتوانین سێبەر هەڵبژێرین وەکو لەوەی کە خۆمان بینە بەرخۆر، یا هەنێک کەس بە هەڵە لەوە تێگەیشتەوە ئازانێگەر دژەخۆری بەکارهێنا هەرچەندێک بێوێت ئارزوو کە دەتوانێت بچێتە بەرخۆر. ئەومان بیر نەچێت دژەخۆر تا ڕێدەیەکی باش پارێزگاری لە پێسەکات، بەڵام پارێزگارێکی 100% بۆ ناکات. لەبەرەوە پێویستە کاتێککە دژەخۆریشمان پێوە بە دوای سێبەرا بکەڕین یاخود ستایلێکی داپۆشاو هەڵبگرین. شێوازەکانی ستایلی داپۆشاو بۆ خۆپاراستن لە خۆر چییە؟ بۆ نمونە تۆ کاتێک ئەزانی بەرکەوتنێک لەگەڵ خۆرا زۆرە، پێویستە کە قەمیسەکەت قۆڵەکانی درێژ بێت، نەکوور بێت، سنگی داخراوتر بێت، نەکراوەتر بێت، یەخەیەکی هەبێت و کاتێک کە زۆر ئەچیتە بەرخۆر با بڵین
کلااوێک بەکاربێنی کلااوێکی گەورە ئەو کەسانەی کە بۆ نمونە ئەندازیارێکە یاخۆت کرێکارێکە لەبەرخۆر ئیشەکاتە بێت کلااوێکی باش بەکاربێنێت سێبەرێکی تاوا بۆ دەم و چاو ڕوخساری بکات بەم شێوازە ئەوێ باشترین شێوە تەنانەت هەنێ حاڵەتمان هەیە پێویستە کات کە ئەو کەسە دەستکێشیش بەکاربێنێت بۆ نمونە ئەندازیارێکە یاخود کارمەندێکە یاخود کارمەندانی هاتوچۆ بە تایبەت بەکارهێنانی دەستکێش بۆ ئەوان زۆر زەرورە چونکە ئەمان ژمارەی کاتژمێرەکانی بەرکەوتنی خۆر لە ڕۆژدا زۆر زۆرە. دکتۆر زیانەکانی پێست یان بۆ منە بەرکەوتنی تیشکی خۆر بۆ پێست تەنها ڕەشداگەڕان و ڕەشبوونەوە یان بوونە زیانی تریشی هەیە مەبەستمانێ زۆر جار ئێمە لەبەرەوەی کە ناچینە بەرخۆر و دژە خۆربەکانی بۆی ڕەشدا نەگەڕین ڕەش نەبینەوە مەبەستمێ تەنها ئەمەیە زیانەکە یان بۆنە زیانی تریشی هەیە. نەخێر بەدڵنایەوە زیانی زۆر لەوە زیاتر و گرنگتری هەیە. زیانەکان بەپێی جۆری پێستەکە ئەگۆڕێت بە شێوەیەکی گشتی ئەم کەسانەی کە سوور و سپین زیانەکانی تیشکی خۆر لە سەریان بێتە هۆی سووتانی پێستەکە زوو پیربوونی پێستەکە واتە زوو دروستبوونی چرچولۆچی پیربوونی پێستی ئەو کەسە و سووتانی پێستی ئەو کەسە چونکە جۆری بەرگری لە پێستی سوروسپی جیاوازە لە پێستی ئەسمەر و یاخود تۆخە کاتێک ئەم کەسە پێستی ئەسووتێت ئەگەر چەند جارێک ئەم حاڵەتە دووبارە ببێتەوە مەترسی توزبوون بە شێرپەنجەی پێست زۆر زیاد دەکات. یاخود ئەگەر نەگاتە حاڵەتێکیش بێتە هۆی سووتانی پێستەکە بەرکەوتنی بەردەوامی خۆر لەسەر پێستی کەسێک تەنانەت ئەگەر سوروسپیش نەبێت و ئەسمەریش بێت ئەبێتە هۆی دروستبوونی کۆمەڵێک نیشانە لەسەر پێستەکە وەکو ئەکتینیک کراسۆس و کە ئەمانە بە پریکێرسەری سکین کاسەر یاخۆ سەرطاندا ئەدێن واتە لەگەڵ تێپەڕبوونی کاتە گۆڕانکاریان بەسەرهاتوو ئەبنە شێرپەنجەی پێست. ئەمە لە پێستی سوروسپە لەم کەسانەیە کە ئەسمەرن یاخود پێستیان تۆخە بە بەرکەوتنی تیشکی خۆر پێستیان ناسووتێ بەڵام تۆخە بنەوە ئەسمەرتر ئەبن لەگەڵ دروستبوونی کۆمەڵێک پەڵا کە ئەمە بە هەمان شێوە لە پێستی سوروسپی شاڕۆئات هەنێ نیشانەی تری وەکو شڵی لەسەر پێستی ئەو کەسە دەرەکەوێت بە هەمان شێوە ئەمانیش مەترسی توشبوونی شێرپەنجان هەیە بەڵام کەمتر لەو کەسانەی کە سوروسپین چونکە ئەمانەی کە سوروسپین بەرگریان لاوازترە بە ئاسانتر ئەسووتێن بە ئاسانتر تووشی ئەو حاڵتە ئەبن کە ئەو کەسە لەوانەیە لە داهاتووە تووشی شێرپەنجە بکات. دکتۆر پێستی ڕەش بە بێخەمی بە بەرخۆرا بگەڕێت نە بەدڵنایەوەنا بەڵام چانسیان باشترە لەوانەیە کە پێستیان سوروسپین یا پێستیان ناسکترە قسەیەکیان بەرامبەرەکەی خوێند لە دەموچان ینی سوور هەڵەگەڕێ بەسمەیە تجای بگاتە تیشکی خۆریش بەڵێ بەدڵنایەوە کاریگەریەکی زیاترە لەسەر زۆر باشە دکتۆرگە بێنە سەرەوەی کە میکیاژ بە تایبەتی لە هاویندایە بەخۆت لە چوار وەرزەکانی تریشدا ئەم میکیاژە لە چی دروست دەکرێت دکتۆر؟ بەڵێ ئەمە ئێستا بۆ بەشتەیەکی باو بە جۆرێک کە هەموو بەشەکانی ژیانی ئێمەی گرتوتەوە تەنانەت بە شێوەیەکی ئەوەنە بڵاوبۆتەوە لە هەنێ وڵاتی وەکو کۆریا کوڕان لە کچان زیاتر مەکیاژ بەکارهێنن ینی شتێکی زۆر زۆر ئاساییە وەکو چۆن لە لای ئێمە خانمان مەکیاژەکەن لە وڵاتێکی وەکو کۆریا پیاوان یا خۆت کران وەکو ئافرەتان مەکیاژەکەن یا بگرە زیاتر لە ئافرەتان بەکاری ئەهێنن. ئەمە خۆی ئەتوانین بە جۆرێک لە جۆرەکان بڵین ئەمە کاریگەری مارکێتینگی کۆمپانیاکانە بۆ ئەوەی کە زیاتر ڕەواج بە یاخود برەو بە بازارەکانیان بن فرۆشی ماکیاژ زیاد بکات. ئێمە ئەبێ ئەومان لەبیر نەچێت ئێمە فترەتی ئینسان سروشتی ئینسان وایە هەر لە مناڵدەوە کە لە دایکە بێت ئارەزوویەکی هەیە بۆ جوان بۆ نمونە ئارەزووی لە گوڵە لە دیمەنێکی جوانە لە جروبەرێکی جوانە هەر لە مناڵێکی کوڕێکی 4-5 ساڵ حەزەکات جێڵەکەی باوکی بەکاربێنێت شانەکەی و وشکەرەوەکەی هەڵبگرێت بۆی قژی مەسەرەن دابێنێت یاخود کچێکی 4-5 ساڵانە دەسایەتە مەکیاژەکانی دایکی بۆی کە بەکاری بێنێ ئەمە ئەوە گەنێت سروشتی ئینسانە حەزی لە کۆمەڵێک شت هەیە کە جوان بێ یا جوانتر دەرکەوێت یا دیمەنی جوانە مەسەن گوڵی جوان ئێمە ناتوانین بە تەواوەتی ڕێگری لێ بکەین بەڵام ئێمە چۆن وا بکەین کەمترین زیانمان بەرکەوێت بە باشترین شێوە بەکاری بێن یا کەمترین کات ئەم شتە بەکاربێنی. واتە تۆ بەگشتی لەگەڵ میکیاژانیت بۆ شێوازە کە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە شاباوە بەدڵناییەوە لەگەڵیانی بۆ نمونە زۆر کات ئێمە ئەگەر سیر بکەین لە وڵاتانی ئەوروپیا مەکیاژ بۆ مناسەباتی تایبەتیە بۆ بۆنەیەکی تایبەتیە نەک بۆ شتێکی ڕۆژانە. ئێمە ڕۆژانە ئەبینم وەکو دیاردێکی زۆر بەربڵاوی لێ هاتووە هەنێ لە خانمان تەنانەت کە لە ماڵی شەوان بەیانی کەڵەسێ لە خەو مەکیاژەکە تاوەکوی ئێوارە بەبێ ئەوەی هیچ دەرچوونێک هیچ بۆنێکی مناسبەتێکی هەبێت ئەمە کارێکی زۆر زۆر هەڵەیە.
چونکە هەموو ئەو میکیاژانە دوجار بریتین لە کۆمەڵێک ماوەدی کیمیایی کەم تا زۆر لەوانەیە کە کوالیتیشان زۆر باشە هەر زیانیان هەیە بۆ سەر پێست و جستەی مرۆڤ. کەواتە کاریگەری میکیاج هەمووی کاریگەریەکی سلبیە بەدڵنایەوە. ئێمە لە تۆڵەکان نەمان نووسی کاریگەری سلبیان زیان بەخش نووسیمان کاریگەریەکانی میکیاج بۆی بزانین ئیجابیاتی هەیە سلبیات کاتە هەمووی بۆ پێست هەر سلبیاتە. بەدڵنایەوە کاریگەرە ئیجابیەکانی بریتە لەوەی کەسە لەگەڵ بەکارهێنانی میکیاژەکە دڵخۆشە بێت ئەتوانێت بەسمە کاریگەری ئیجابی بۆ پێستی مرۆڤ نییە هیچیان کاریگەریەکی ئیجابی نییە بەدڵنایەوە. دکتۆرە میکیاژانە بەپێی کوالیتی نرخیشان دەگۆڕێ ڕەنگە مایکەپێک بکڕی بۆ بە 2000 ڕەنگە مایکەپێکیش هەیە بیکڕی بۆ نمونە بە $30 بە $40 جیاوازی ئەم میکیاژانە چۆنە لە ڕووی نرخەوە یاخود لە ڕووی کوالیتیەوە بەگشت بەدڵنایەوە با بڵین جیاوازی لە نرخ جیاوازی لە کوالیتیش دروستەکات. من ئامۆژگاری هاوڵاتیانی بەڕێزەکەم بە هیچ شێوەیەک خۆیان نزیک نەکەنەوە لەو مەکیاژە کوالیتی نزمانە چونکە ئەمانە هیچ فلترێکیان لەسەر نییە هیچ کۆنتترۆلێکیان لەسەر نییە موادی زۆر خراپیان تیادا بەکارهێنێت زیانی زۆر مەترسیداریان هەیە لەسەر پێست و جستەی ئەم کەسە تەنانەت هەندێک توێژینەوە دەریان خستووە هەنێک لەو پێکاتێکی میانەیە کە لە ناو مەکیاژە هەن کاریگەریان ئەبێت لەسەر هۆرمۆن و فسیۆلۆجی جستەی ئافرەتان تەنانەت هۆکارێکە بۆ دروستبوونی نەزۆکیش بەدڵنایەوە بڕ و جۆری ئەو مادەکی میانە دەوری گرنگی هەیە لەسەر ئەوەی کە ئەم حاڵەتە ڕۆبات. لە بە پێی تەمەن کە میکیاژ دەکرێت ئێستا جاران خانمان لە دوای ڕەنگە پرۆسی زەواجی میکیاژیان بکردەیە بە تێبەتی لە بۆنە مەراسیمەکانە بەڵام ئێستا دەبینی کچێک کە لە دوی ناوەندیە یاخود لە هێشتا لە قۆناغەکانی سەرەتای ژیانێتی خەریکی میکیاژکردنە ئایا کاریگەریەکەی زیاتر نییە لەو خانمەی کە تەمەنێکی هەیە چووکەوەی کە تەمەنی کەمترە پێستی ناسکترە کاریگەریەکانیان فەرقەکە؟ بەدڵنایەوە کاریگەریەکی زۆر خراپی هەیە ئەمە دیاردەیەکی زۆر خراپە لە ناو بەتایبەتی لەو ناوچانەی ئێمە بە شێوەیەکی بەربڵاو بۆتەوە بەتایبەتی لە کوردستان و عێراق وڵاتانی دراوسەی وەکو ئێران وەکو وڵاتە عەرەبیەکان کە بە شێوەیەکی بەربڵاو مەکیاژ بەکارهێنن لە تەمەنێکی زۆر کەمەتەنان لە تەمەنی 11 ساڵیە دەست پێەکەن بەکارهێنانی ئەم میکیاژانە بەدڵنایەوە تۆ ئەگەر لە تەمەنێکی 11 ساڵیە دەست پێ بکەیت تاوەکو تەمەنی 40-50 ساڵی و فتەیەکی زۆرە بەکارهێنانی کۆمەڵێک موادی کیمیایی زانبەخش کە دێتێت جەستەی تۆوە پێستەکە هەڵی ئەمژێت و کاریگەری لەسەر تۆ جێئێڵێت ئەوەی کە پێشتریش باسم کرد سەبارەت بە کاریگەری هەنێ لەو مادە کیمیایەکان بۆ نەزۆکی ئەگەڕێتەوە بۆ زوو بەکارهێنانی ئەو مادە کیمیانە خود ئەو میکیاژانە کە لەگەڵ تێپەڕبوونی کاتە کاریگەرەکەی کۆ ئەبێتەوە لەوچێ لە داهاتوە لەو کەسە بکات. دکتۆرمانەوەی میکیاژەکە هیوا هەیە دەچێت بۆ ئاهەنگێک یا سەیرانێت تا ئێوارە میکیاژەکەی پێوێت زۆر جار دێتەوە بە میکیاژەکە شەوە دەخەوێت یا زۆر جارەوەی جەنابەت فەرموود لە ماڵەوە میکیاژ دەکات بەبێەوەی دیاکەم جار بیشوە بۆ سەعات 2 کە زای میوانێکی تری دێهێت بەسەر هەمان ئەساسەوە جارێکی تر لێ ئەداتەوە ئەمە بۆونە کاریگەریەکەی دووهێندە نیە و خراپتر نییە؟ بەڵێ بەدڵنایەوە خۆی ئێمە وەکو پێشتر باسمان کرد ئەمە بەشێکە لە ژیانی زۆربەی خانمان کە ناکرێ بڵێن مەکیاژ هەر بەکارمەهێنن بەڵام وا باشە کۆمەڵی ڕێنمایی ڕەچاو بکەن لە کاتی بەکارهێنانە بۆ نمونە کەمترین کات مەکیاژ بکەن مەکیاژەکانیان لەو کاتانەیە بکەن کە پێویستیانە بۆنەیەکە یاخود دەچوونێکی تایبەتیان هەیە یاخود ئیشێکی تایبەتیان هەیە لەو کاتەیە سوودی لێ ببینن لە کاتی بەکارهێنان مەکیاژەکانیشان لەگەڵ تەواوبوونی چالاکی و ئەکتیڤیتەکانیان یاخود ئیشەکانیان بە زووترین کات مەکیاژەکانیان لابەرن چونکە تاوەکو کاتژمێرێک کەمتر ئەو مەکیاژە لەسەر پێست و ڕوخسار و جەستەی ئەو کەسە بێت زیان و کاریگەریەکانی کەمتر ئەبێت و خەوتن بە مەکیاژەوە کارێکی زۆر هەڵە و کوشندەیە بۆ جەستە و بۆ پێست و ڕوخساری ئەو کەسە. دکتۆر چ جۆرە میکیاژێک باشە کە هیچ نەبێت ئافرەتێک کە بیەوێ پەڵە و یا پەڵەکانی دەموچاویدا بپۆشە یاخود سیمایەکی خۆی جوان بکە بۆی کە لە مەراسیمێکا بەشدار بێت کام میکیاژ باشترەوە چ جۆرە میکیاژێک زیانی کەمتر زیانی کەمترە دەبێت بڵێن سەبارەت بەمە ئەمە پرسیارە شتێکی تری بیر من هێناوە شتێکی هەڵەی زۆر باو هەیە لە ناو خانمان و تازە پێگەیشتوانە کە هەوڵ ئەیەن کە مکوڕەکانی ڕوخسار و پێستیان لە ڕێگەی میکیاژەوەدا بپۆشن بۆ نمونە ئەم کەسە زیبکەی هەیە یاخود ئاساواری زیبکەی هەیە هەوڵ ئاات ئەچێت چەند چینێک
چاخود چەند لێرێک لە فاوندیشن و ئەساس ئەیە لەسەر پێستەکەی بۆی ئەم زیبکاندا بپۆشێ بەدڵنایی و ئەمەوە ئەکات جارێکی تر کە ئەم زیبکانە خراپتر بکات و زیاتری بکات و بیوروژێنێت یاخود پەڵەی هەیە هەوڵ ئایا لە ڕێگەی ئەم مەکیاژانەوە دایپۆشێت ئەمانە خۆی بەکارهێنانی ماکیاژ هۆکارێکە بۆ دروستبوونی پەڵە و زیادبوونی پەڵە و دروستبوونی پەڵە لەبەرەوە باشترین ڕێگە چارە بۆ ئەوەیە کە خانمان یاخود کچان هەوڵ بدەن کە کێشەکانیان وەکو زیبکەوە خود وەکو پەڵەکە هەیە نەگرفتانە یەکەم جا هەوڵی چارەسەرکردنی بن لە دوای ئەوە لە کاتی بەکارهێنانی مەکیاژە بیر لەو مەکیاژانە بکەنەوە کە کوالیتین بەدڵنیاییەوە ئەمانە کە کوالیتین و بڕاندن باشترن چونکە ئەمانە لە ڕێگەی کوالیتی کۆنتترۆلی وڵاتانی ئەوروپی و ئەمریکەوە کۆنتترۆل ئەکرێن و تست ئەکرێن و با کوالیتی کۆنتترۆل و تێستا تێپەر ئەبن ئینجارەگە ئەدرێن ئەم جۆرە ماکیاژانەی بە تایبەتی لە هەنێ وڵاتانەوە کێن بە تایبەتی لە وڵاتی ئێمە لەبەرەوە هیچ کۆنتترۆلێک نییە تەنانەت لەوە ئەچێت مەکیاژی وای تیابێت کە زۆر مەترسیدارە لە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی شەرپەنجەی پێست لەسەر کاریگەری هەیە کە ئەم مادانە چەند ناو پێستەوە بێتە هۆی تێکچوونی هۆرمۆنات و سیستەمی فیسیۆلۆژی ئەو کەسە دکتۆر مەکیاژان لە چی دروستەکرێن؟ ڕێژەیەکی بەرچاوی یا ئەتوانین بڵێ نزیکی 100% پێکاتەکەی مادەی کیمیاییە ئەم مادەی کیمیانە بە تایبەتی ئەم مادانەیە کە کوالیتیان نزمە و ئەغلبیەتیان لە مادەی کیمیایی دروستەکرێن ئێمە کاتێک باسی مادەی کیمیایی و ئۆرگانیک و یاخۆ سروشتی ئەەکەی مانای ئەوە نییە کە مادەی کیمیایی خراپە و سروشتی باشە یعنی سروشتی زۆرێکیش لەو مادە کیمیانە لەو مادە سروشتیانە جارێکی تر دروستەکرێن و پوختە و خستەکرێنەوە و بەکارهێنرێنەوە بەڵام تەنها بەسمەوەیە کە ئەم مادە کیمیانە ئەگەر بە شێوەیەکی کوالیتی باش و فلتەرکرا و زانستی ڕێک نەخرابن بەکارهێنانی بڕێکی زۆر لەو مادەیە تۆ ڕۆژانە چەند ملیگرامێک بەکارهێنیت کە کۆیکەیتەوە لە ماوەی ساڵێکە چەند ساڵەکە بڕێکی زۆرەکات بەڵنایە و کاریگەرێکی خراپی بێ دکتۆر بەکارهێنانی بەرهەمە ڕۆکەکان بەشێ لە خەڵکی توێکلی بەشێ لە میوەکان یا گەڵای درەختەکان یان بۆ نەخواردنی میوە و ئالۆڤێرا و بەکارهێنانی ئەو لینجاوی نێو ئالێڤۆرا بەکارن بۆ وەکو دژەخۆرێک وەکو پاراستنی پێست یا زۆر کەس ئاوێکی زۆرە خواتەوەڵێ لە پێناو گەشی پێست و جوانی پێست ئەم شتە سروشتیانە هیچ کاریگەریەکی ئەرێنی و ئیجابیان لەسەر پێست دەبێ بەپێی هەنێ لەو شتانە کەوتووە بەکارهێنانی زۆرێک لەو ماسکە سروشتیانە تا ڕادەیەک مبالغەی تیا ئەکرێت بە جۆرێک ئێمە هەروەکە زانین ئێستا سۆشەڵ میدیا بەشێکی سەرەکی ژانی ئێمەی دابین کردو زۆرێک لەم پیج و ئەکاونتانە هەوڵ ئێن لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئەم جۆرە زانیارانە سەرنجی خەڵک بەلای خۆیانە ڕابکێشن چونکە سروشتی ئینسان وایە کە تۆ کاتێک باسی بەکارهێنانی کۆمەڵێک میوە ئەکەی کە لە ماڵەوە بەردەستە کە تۆ پێشتر بۆ خوادر بەکارهێناوە کە بەکارێنی بۆ سەر پێست ئەم کاریگەری ئەبێت بەدڵنایەوە ئەو کەسە ئارزووە کاگەری بۆ یەک جاریش بێت تاقیب بکاتەوە بەڵام زۆربەی توێژینەوەکان دەریان خست و ئەم جۆرە ماسکانە کاریگەریەکی ئەو تویان نییە یا من زۆر جار ئامۆژگاری هاوڵاتیانەکەم لە چەند بەرداویترا باسم کردووە زۆرێک لەم میوانەیە کە لەو ماسکانە بەکارهێنن یاخود ئەو خواردانە وەکو هەنجوین و ئامانە ئەگەر ئەو کەسە ڕاستەوخۆ بیخوات بەدڵنایە و کاریگەری زیاتری هەیە یعنی ئێمە ئەگەر بە شێوەیەکی سروشتی لە ژیانی ڕۆژانەماندا گرنگێکی زۆر بین بە خواردنی میوە سەوزە خواردنەوەی ئاو وەرزشکردن ئەمانە بەدڵنایە و کاریگەرێکی زۆر باشی ئەبێت لە سەرگەشەی پێست بەرگری پێست زیاترەکان جگەلە کێشان نێرگەلە کێشان مادە کحولیەکان چ کاریگەرێکی خراپ لەسەر پێستی مرۆڤ جێدەهێڵن لەسەر بۆنە لێوی و پووکی و ڕوخساری بە شێوەیەکی گشتی با بڵێن جگەرە یاخود نێرگەلە کە جۆرێکی خراپی جگەرەیە با بڵێن یاخود جگەرێکی خەسکراوە کاریگەرێکی خراپی هەیە لەسەر هەموو جەستە و تەندروستی مرۆڤ یەکێ لەوانەی کە کاریگەری هەیە لەسەری بریتە لە پێست و قژی ئەو کەسە پێست و ڕووپۆشی ناوەی ئەو کەسە هەروەکە زانین کە ئەمە کۆمەڵێک مادەی کیمیایی تایە کاچێتە دەستەی ئەو کەسەوە ئەچێتە سووڕی خوێنەوە لەلایەن خانەکان و هەڵەمژێت و ئەبێتە هۆی دواکەوتنی گەشەی خانەکانی پێست هۆی دواکەوتنی گەشەی خانەکانی مۆ و لاوازکردنیان و بەدڵنایە و کاریگەری خراپی هەیە دکتۆراماژەت بۆت کرد ئەگەر خانمێک زیبکەی هەبێ یاخود پەڵەیەک با بە میکیاژ دای نەپۆشێ چارەسەری بکە چارەسەرەکەی بەچی ئایا بۆ نمونە خواردنی حەبوو دەرمان یاخود لێزەر
سەبارەت بە با بڵێن بەپێی ئەو جۆری زیبکەکە ئەگۆڕێت هەنێ لەو زیبکانەمان هەیە بۆ نمونە لە ماوەی پێشوە توێژینەیەکم بەرچاو کەوت ئەڵێ لە خانمانی تازە پێگەیشتووە لە ساعت 40 زیبکەکان ئەمریتێ لە زیبکەی ماکیاژ ینی ئەو زیبکانێک کە بۆ هۆی مەکیاژەوە دروست هەبێت طبعا ئەو جۆری زیبکەی کە بۆ هۆی مەکیاژەوە دروست هەبێت ئەو کەسە یا بێت جۆری مەکیاژەکەی بگۆڕێت لەم کوالیتیەوە بگۆڕێت بۆ کوالیتێکی تر یاخود دوورکەوێتەوە لە بەکارهێنانی ئەو کاتە لەگەڵ دوورکەوتنەوە لەو مەکیاژە زیبکەکانی باشە بێت ئەمەیەکێک لە ڕێگە چارەکەکان بەڵام کۆمەڵێک جۆری زیبکەی ترمان هەیە زیاتر لە چەند جۆرێک جۆری زیبکەمان هەیە ئەبێ بەپێی جۆری زیبکەکە تەشخیص بکرێت لەلایەن پزیشکی پسپۆڕی پێستەوە و بەپێی ئەوە چارەسەر وەربگرێت هەنێ لەو حاڵەتانەمان هەیە بە دڵنیاییەوە زۆربەی لەو حاڵەتانە پێویست بە بەکارهێنانی چارەسەر و دەرمانەکات ئیتر کرێم و لۆشن و غسولی تایبەت بێت یاخود بە بەکارهێنانی حەب بێت یاخود هەنێ جۆری ئامێر و لەیزەری تایبەتمان هەیە یاخود هەنێ ئامێری تری وەکو هایدرافەیشەڵ و دایمۆند پێڵمان هەیە کە بەکارهێنرێت یارمەتی باشترکردنی ئەو زیبکە ئەوانە زیانەکانیان کەمترە؟ نەک ئەوەی کە زیانەکانیان کەمتر بێ بەڵام هەنێک کەس هەیە حەزەکات بۆ نمونە بەکارهێنانی دەرمان لەوە چێت فترەیەکی درێژخایەنتر بخایەنێت لەگەڵ بەکارهێنانی ئەم ئامارەیە وا ئەکات کە زووتر پێستی باشتر ببێت و زووتر سوودمەند ببێت لە چارەسەرەکان. زۆر باشە دکتۆر لەسەر مایکەپ بە تایبەتی ئێمەش لە میدیاکان وانەیە پێشکەشکارەکان زۆرنیان بەکاری هێنێ لەبەرەوەی کە ئینارەیە دەبێ و نورە هەڵمژێتەوە و ڕووناکیە مایکەپ زیانی هەیە؟ بەدڵنایەوە زۆربەی ئەو هاوڕێ ئازیزانە و پێشکەشکارانە ئەم کە ڕۆم بۆ بەرنامەکان باسی ئەوم لەگەڵاکەن و زۆربەیشان ئەم گرفتانیان هەیە یاخود لە کلینیک سەردانی منەکەن بۆ هەمان مەبەستەیانی دروستبوونی پەڵە با بڵێن بەکارهێنانی ئەم ئینارە بەهێزانە و ڕۆژانە چەند کاژێرێک ئەیا لە پێستی ئەو ئێوە بەدڵنایەوە کاریگەری هەیە چونکە ئەم جۆرە تیشکانەی کە لە ناو ئەم ئینارانە هەیە تیشکی جۆری سەروەنەوشەیی تایە کە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی پەڵە کاریگەری هەیە لەسەر زوو پیربوونی پێست و لە هەمان کاتشا بەکارهێنانی چەند بارەی مەکیاژ جارێکی تر کاریگەریەکە زیاتر ئەکاتوە بێتەوە. دکتۆر بەکارهێنان و خواردنی دەرمانی خۆقەڵەوکردن و دەموچاو ئاوسان لەگەڵ خۆزەعیفکردن ئەمانە چ کاریگەریەکی سلبی لەسەر پێستی مرۆڤ جێدەیەڵن؟ بەداخەوە من زۆر جار ینی ئەڵێم شتێکی زۆر سەیرە لە ساڵی 2019 بین شتێکی زۆر بەربڵاوە من بیرمە لە ساڵای نەوەتەکە و کاتەکە من تەمەنم بچووک بوو جاجارە ئەم شتم ئەبیستکە ئەمە فڵان کەس شەرابی دیکسۆنی بەکارهێناوە بۆی کە قەڵەو ببێت بەڵام بەداخەوە ئێستا ساڵی 2019 تقریبا 25 ساڵ 30 ساڵ بەسەر ئەو کاتە تێپەڕیوە بەڵام ئێستاش خەڵکێکی زۆر ڕووی کردوتە ئەم شتانە بەکارهێنانی هەبوو یا هەنێ شتی تر بە ناوی گیای سروشتی و ئەمانەوە بەدڵنایەوە هاوڵاتیان لێرەوە ئاگادارەکەمەوە کە ئەمانە هیچیان سروشتی نین زۆر زۆسیان بەخشن ژمارەیەکی بەرچاو لە دوکانی ئەم بابەتانە کراوەتەوە یا پیجی ئۆنلاین هەیە لە فیسبوک بەدڵنایە پیجی ئۆنلاین هەیە باسی ئەوە ئەکات فلان حەبەمان هەیە یاخود فلان گیراوەی سروشتیمان هەیە کە ڕوخسارت قەڵەو ئەکا بەبێ جەستەت یا جەستەت قەڵەو ئەکات ئەمانە هەمویان زۆر زیان بەخشن و مەترسیدارن چونکە کاریگەریان هەیە لەسەر تەندروستی ئەو کەسە. من بیرمە ساڵی 2009 بوو ئەو کاتەوەکو پزیشکی مقیم دەوری لە چاودێری ورد لە دەخۆشخانەی فێرکاری بووم خانمێکمان لابوو لە شاری سەی سادقەوە هاتبوو داخل کرابوو لەبەر ئەوەی بڕێکی زۆر لەو مادانەی بەکارهێنا بوو ببوو هۆی توشبوون بە حڵەتی کوشینگ سندرۆم و وەستانی ڕێژێنی سەرگوشتیلە و گورچیلە بەداخەوە کە لەو ڕۆژانەی کە لە فترەی داوامی منابوو گیانی لەدەسا بەداخەوە ئەمە مەترسیدارە ئەبێت زۆر بە وریاییەوە چاودێری ئەم جۆرە حاڵەتە بکرێت دایکان و باوکان بە تایبەتی ئاگاداری منداڵەکانیان بن لە ناو تازە پێگەیشتوانی 15 ساڵە ئەمە زۆر باوە هەڵەسن بە بەکارهێنانی ئەو جۆرە مادانە هەریەکان بە جۆرێک بۆ شتێک بەکارهێنرێت لەبەرەوەی کە ڕێکلامێکی بەرچاو و باقوبرێخێکی زۆر یاخود هەنێ جار خەڵکانێک ڕێکلامی بۆ ئەکەن کە ئەبێتە جێی سەرنجی خەڵکی تریش و بەکارهێنن. زۆر باشە دکتۆر دوایین ڕێنماییت بەتیابەت لەسەر میکیاژ و پاراستنی پێست لەم هاوینەدا
پێست یەکێکە لە ئەندامە سەرەکیەکانی ئێمە و لە ڕووی گەورەیە و گەورەترین ئەندامی جەستەی مرۆڤە و شتێکە یەکێکە لەو ئەندامانەیە کە ئێمە ڕۆژانە هەم پێستی خۆمانە بین و هەم پێستی کەسی بەرامبەرمانە بینین لەبەرەوە وا باشە کە گرنگی پێوە بدرێت چونکە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بەسەر سیستەمی فسیۆلۆجی و دڵخۆشی ئەم کەسە ئێمە کاتێکە سەیری ئاوێنە ئەکەین هەست بە ماندووی و شەکەتی ڕوخسارمان نەکەین لەبەرەوە کە هەموو ناخی مرۆڤ لەسەر پێستی شاجارێکی تر ئەتوانێت دەربکەوێتەوە لەبەرەوە گرنگی دار بە پێستێکی گرنگە ئەمە یەکێکە لەو ئەندامانێکە خۆی گەورە بە مرۆڤی بەخشیوە پێویستە کە پشتگوێ نەخرێت و ئیهمال نەکرێت و سەبارەت بە خارمانیشتا ئەتوانن کەمترین کات مەکیاژ بەکاربێنن کاتێکیش مەکیاژ بەکارێنن بیران نەچێت زوو لای بەرن و جۆری باش بەکاربێن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هێم زەمان پزیشکی پسپۆر لە جوانکاری و نەخۆشیەکانی پێسپاس زۆر سپاس. بینەرانی عزیز دیارە لە تەوەری پزیشکیەوە دەچینە ناو تەوەرێکی سیاسی دەچینە لای پەیامنێرمان وەلی سەلیم لە هەولێر کە ئەمڕۆ ڕۆژەی سوێند خواردنی یاسایی نێچیروان بارزانانی ئەوەکەوەی کە دەبێتە سەرۆکێرم لە مەراسیمێکی تایبەتە دەچمە لای پەیامنێرمان وەلی سەلیم وەلی سڵاوی خوارد لێبێت ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ لە شاری هەولێر چ باسە بە تایبەتی بەڕێوەچوونی مەراسیمی سوێند خواردنی یاسایی نێچیروان بارزانانی بۆ پۆستی سەرۆکێرم کەی دەست پێ دەکات؟ بینەرانی عزیز تاو کاتێک کە پەیامنێرمان وەلی سەلیم ئامادە دەبێت ناوبڕێکی کورد وەردەگرم و دێمە وەلاتان. زیاتر لە 15 ساڵە دەست و پەنجەی لەگەڵ دەرزی و بەن و پێڵاوە شەکەت و دراوەکانی هاوڵاتیان و کاسبکاران نەرم دەکات. سەرڕای سەرچاوەیەکی دارایی وە خۆی دەڵێت خۆشەویستی بۆ کارەکەی وای لێ کردووە لەسەر ئەم کاری بەردەوام بێت و تەنانەت بە شەوانیش دوکانەکەی تا درنگانێکی شەو بەکراوەی دەهێڵێتەوە. کەریم فەرج هاوڵاتیەکی قەزای دەربەندی خانە لە ناو جەرگەی بازاڕی شارۆچکەکەیدا لە دوکانێکی پێنجمەتریدا سەرقاڵی کاری پینەچێتیە بەهۆی پیشەکەیەوە و ڕووخۆشی و بەدەمەوە بوونی هاوڵاتیان بووەتە کەسێکی ناسرا و خۆشەویستی ناوچەکە. بەیانی زوویە ماتا ئێوارە لەرە مواوە تەقریبا بۆ ساڵێک دەڕوا لەبەرەوەی کوڕەکەم لەگەڵان نەما لە زانکۆیە هەموو ئێوارە نوێژی ئیشا لەم مزگەوتەیەکەم و یەمە هەتا سەعات 11 شو لێرم وەڵڵی بازار ئیسە بە عام وێسیا بازار عام ئەینا لە پێشتر وەڵڵی سێتە لە بەو بیوە و مەعاشێکی نەوێ و هیچ شتێکی نەوێ بژێوی ژیانی بردینەوە ڕێوە باش و بەس ئیسا ئاگام هاالێ بازار هەر نەک من هەمووی بازار عام کزە. ئێمە ئیشمان لەگەڵ مەکتەبایە مەکتەب کراوە ئیتر ئیشی ئێمە جانتایە پێڵاوی تەلەبەیە هی مامۆسایە هەمووی ڕومانتیەکە و ئیشمان هەیە جا کە مەکتەب داخلیا ئیشمان تۆزە کزەوێ بەڵێ بەڵا ئیش هەیە بەڵامەکی وەکو ئەوە نەکە کاتی مەکتەبی جانتایە پێڵاوە ناوکەپی پێڵاوەکەیەتی پێڵاوەکەی بنەکەی تەقە بنی بۆ دانێ ئەوانەیەکە سەم بە زۆری پێڵاوی ئەمڕۆ بزمار کەم بووە باوەڕ بێ لەوانەیە مانگێکە و بزمارم خاڵی کردە تەواو نەبووە داران پاکەتێ بزمار بەشی 3 ڕۆژ تەواوە بوو ئەوە مانگێکە زیاتر لێدام کردە خاڵی نەبووە لەبەرچی ئیشی بزمار نەماوە هەمووی بووە بە ئیشی ئەم تەقەڵە ئیشی ئەم تەقەڵەیە هەمووی هی پیاوان ژنان ناڵە هەمووی بۆ ئەم تەقەڵە. خۆشەویستانم بڕگەی ڤیددیوکانی ئەوە بڕگەیەکی ڕۆژانەی بەرنمەکەمانە کە ئێوە یازیز و خۆشەویست ئەو ڤیددیۆ و وێنە و دیمەنە سەرنج ڕاکێشانەی کە ڕۆژانە دەیبینن دەتوان لە ڕێی مۆبایلەکانتانەوە بیگوازنەوە بۆ ژمارە مۆبایلی 0 تا ئێمەش لەسەر شاشەی بەرنامەکە و لە کەناڵی ئاسمانی پەیامەوە خۆمان و بینەرانیش چاومان پێی بکەوێت. گەنجێک بە ناوی شکاجەلال لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە وێنەی مزگەوتی دارولئیحسان مزگەوتی گەورەی سنەی بۆ نردوین پێکەوە بینەری دەبین و پاشتر دێنەوە لاتە.
وت یاسینەکە. بینەرانی عزیز تەنستان ڕادەکێشین بۆ زانیاریەک لەسەرەوەی کە لە دوای نزیکەی 180 ساڵ ڕێگە درا لە شاری ئەسینای وڵاتی یۆنان یەکەمین مزگەوت بکرێتەوە. مزگەوتەکەی ئەسینا لە دوای 180 ساڵ ڕێگری مزگەوتێک لە ئەسینای پایتەختی یۆنان دروست کرا. دوایەوەی 3 ساڵ لەمەوبەر پەرلەمانی یۆنان ڕێگەی بە دروستکردنی مزگەوتێک لە ئەسینای پایتەختدا حکوومەتی وڵاتە بە بەهای 887,000 یۆرۆ مزگەوتێکی لەسەر زەوی هێزی دەریایی لە ناوچەی یۆناس کە ناوچەیەکی پیشەسازیە دروست کرد. مزگەوتەکەی ئەسینا کە دوای 180 ساڵ ڕێگری دروست کراوە بێگۆمەز و منارەیە و جێگەی تەنها 350 نوێژ خوێنی پیا و 50 نوێژ خوێنی ئافرەتی تێیدا دەبێتەوە. ژمارەی دانیشتوانی ئەسینا 660,000 کەسە و مسلمانان لە 110 پێک دێنن. لە کۆی ژمارەی دانیشتوانی یۆنانیش کە 11 ملیۆن کەسە مسلمانان لە 4.77 پێک دێنن. بەپێی راپۆرتێکی BBC تا دروستکردنی ئەو مزگەوتە مسلمانانی ئەسینا بەنێنی و لە ژێرزەمینەکاندا نوێژ و پەرستشەکانیان ئەنجامدا و هەندێک جار لەلایەن لایەنگراتون ڕەوەکانی پارتی بەرەبەیانی ئاڵتونیەوە ڕوبەڕووی هێرش و پەلامار دەبنەوە. لە دوای ساڵی 1833 کە عوسمانیەکان لە یۆنان دەرچوون ڕێگە بە دروستکردنی مزگەوت لە ئەسینای پایتەخت نەدراوە ئیدی. باڵەخانەی مزگەوتەکانی سەردەمی خلافەتی عوسمانی لە ئەسینا بوونیان هەیە، بەڵام هیچیان ڕێگەیان پێ نەدراوە نوێژ و پەرستشیان تێدا ئەنجام بدرێت و تەنها وەک شوێنەوارێکی مێژووی ماونێتەوە. ئەوەی گرنگە یەکەم هەنگاوی دروستکردنی مزگەوت لە ئەسینا بۆ ساڵی 1890 دەگەڕێتەوە تا 3 ساڵ لەمەوبەر پەرلەمانی یۆنان ڕێگەی بە دروستکردنیدا، بەڵام بۆی قەیرانی داراییەوە ئەو وڵاتەوە دژایەتی و سەرسەختی مەسیحی ئەرسەدۆکسیەکان کردنەوەی مزگەوتەکە بۆ مانگی ئەیلولی ساڵ دواکەوت کە خۆشبەختانە دوجارە مزگەوتە کراوەتەوە. دەچمە لای پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە. جەلال سڵاوی خوارد لێبێت، ئەمڕۆ لە شاری چەمچەماڵ چییە گوزارێت؟ جەلال ئەگەر گوێت لە منە سڵاوی خوارد لێبێت لە چەمچەماڵ ئەمڕۆ چی دەگوزارێت؟ دیارە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی هەیە لە چەمچەماڵ پێکەوە بینەری کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە 130 نەخۆش بینراوە لە نەخۆشخانەکانمان وەکو گشتی ئەو ڕووداوانی کە ڕویان کردە نەخۆشخانەکانی ئێمە پێک هاتوون لە 88 ڕووداوی جۆرا و جۆر و کۆی گشتی ئەو نەخۆشخانی داخل کراون پێک هاتووە لە 390 نەخۆشکە لە نەخۆشخانەکانی ئێمە داخل کراوە و 21 حاڵەتی مناڵبوون هەبووە کە 14یان کچ و حوتیان کوڕە و ڕووداوەکان جۆرا و جۆرن. دیارە حاڵەتی مردنیشمان هەبوو بەداخەوە 4 حاڵەتی مردن لە 4 سێ ڕۆژی جەژنی ڕابردوودا هەبووە کە سیانیان بەداخەوە بەهۆی جەڵدۆ بوو، دانیشان حاڵەتی خۆکوشتن بووە و ڕووداوەکان کە 88 جۆری برینداری جۆرا و جۆر بوونەوە پێک هاتوون لە 9 برینداری هاتوچۆ، 3 برینداری بەربوونەوە، 1 برینداری سووتان، 2 برینداری فیشک، 73 برینداری بچووک و جۆرا و جۆر بووە. ئەمە ڕووداوەکانی ڕوودا و نەخۆش و ئاماری بەڕێوەبەتی تەندروستی چەمچەماڵ لە چەند ڕۆژی جەژنی ڕابردوودا بووە. خۆشبەختانە ڕاستەکە ئاگرکراوەوە، بەڵام هیچ حاڵەتێکی برینداری سووتان نەگەێنراوتە نەخۆشخانەکانی لای ئێمە. تەنها ڕووداوێکە بووە کە ئەو کەسێکە لە چەڵگەکەی خۆدا خەریکی ئاگر و بڵین کوژانەوەی ئاگرشت بووە، لەوە ڕووداوێک ڕوودا بزات نازانین هۆکارەکەی چی بووە، بەشێک لە جەسی سوتا بوو، دیار بوو مردنەکەی بەهۆی سوتانە هۆ نەبووە. دکتۆرم ئامارانە تایبەتە بەس بە ناو چەمچەماڵ یاخود بنکەکانی دەوروبەری ناحیەکانیش؟ بەڵێ دیارم ئامارە تایبەتە بە هەردوو نەخۆشخانەی مناڵبوون و نەخۆشخانی گشتی شێت پێشتە و مەڵبەندی تەکی کاکەمەند. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری کە لە چەمچەماڵەوە کۆنگرە ڕۆژنامەنووسیەی بۆ گواستینەوە. دیارە ئێوارەی ئەمڕۆ پێشەنگایەکی تایبەت لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت لەسەر کۆکردنەوەی بەردەنووسراوەکانی پادشای نەرسی کە پێشوەختە دەمانوێت هەندێک قسە لەسەرەوە بکەین لەم بڕگەی بەرنامەکەمان کە ئایا
شوێنەوارە مێژوویەکان یا ئاسارەکان تا چەندە جێگەی بایەخ و گرنگن لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەندێک وڵات کە گەشتیار ڕووی تێدەکات زیاتر بۆی شوێنەوار و ئاساوارە مێژوویەکانەوەیە. ئایا لە هەرێمی کوردستان ئاساوارە مێژوویەکانمان تا چەندە بووەتە هۆکاری ڕاکێشانی گەشتیارێکی زۆرتر یاخود لە هەرێمی کوردستاندا تا چەندە بایەخیان پێ بدرێت. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە لەگەڵ بەڕێز شوان محەممەد شوێنەوار ناز قسەی زیاتر و گفتوگوی زیاتر دەکەین بەخێربەی. ئەگەر لێەوە دەست پێ بکەین شوێنەوار لە وڵاتی ئێمە تا چەندە جێگەی بایەخن. وەڵاهی ئەوەی ڕاستی بێ لە هەرێمی کوردستان بۆ هۆی و بارودۆخە سیاسە ئاڵۆزەی هەیە زۆربەی شتەکان شێوێنراون یاخود حەقی خۆیان پێ نادرێ. شوێنەواریش دەتوانم بڵێم بە دەرنیە لەو بارودۆخایی کەوا لە هەرێمی کوردستان هاتوۆتە ئاراوە، بەڵام خۆشبەختانە توانم بڵێم لە ئاستی جامیعات لە ئاستی زانستی شوێنەوار گرنگێکی باش پێدرێ لە ئاستی بڵێن لێکۆڵینەوە زانستیەکان یاخود منهەجی جامیعەکان زیاتر لە شتە تیۆری و نەزەریەکانەوە بڵە عملیە شتێکیانی ئۆتۆمات گرنگی زیاتر بە لایەنە بڵێن دیراسیەکەی ئەدرێ، بەڵام لایەنە عملیەکەشی تۆزێک هەم لە مەسایلی پاراستنی لە مەسایلی خزمەتکردنی لە مەسایلی بازاڕیکردنی بۆ بەرژەوەندی گشتی و بۆ پارازگاریکردن لە شوێنەوارەکە تۆزێک سستە. بەڵام بە شوەیەکی گشتی کوردستان لەبەرەوەی یەکێک بووە لە یەکەمین لانکەکانی شارستانیەت لە مێژوودا. خۆشبەختانە ساڵانە تیمێکی زۆری بیانی لە ئاستی وڵاتانی زۆر پێشکەوتوو لە سەر تاپای هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر سلێمانی دهۆک گەرمیان هەورامان دەڤەری ڕاپەڕین شارە زوور لێکۆڵینەوەی زانستی کرێواتە هەڵکۆڵین لەلایەن تیمە بیانەکانەوە بە هاوکاری لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ئاکرێ. بەڵام لەو بوارەیە باشە، بەڵام لە مەجای پاراستن و گرنگی پێدان و خزمەتکردیان بەداخەوە لە ئاستی زۆر جار شوێنەوارەکانی ئێمە دەکەونە بەر پلان و بردن و دزینی وڵاتانی دراوسێ. باشترین نمونەش کێلەشین بۆ ئەوەی کە مینەوازی پاشایەکی کۆنی کورد بووە، یەکێکە لە پاشا دادپەروەرەکانی کورد. مەبەستمەوەیە ئەمە گرنگی و بایەخ و ئەهمیەتی شوێنەوارەکانی ئێمە دەرەخا کە وڵاتانی دراوسێ چاویان تێبڕیوە. خۆی شوێنەوار کە تۆ گەڕێتەوە بۆ مێژووی سەرەتای ژیان بوون لە دۆڵی با بڵێن ڕافیدەین لە بین نەهرێنەوە کە یەکەم وێزگەکانی ژیان دەرەکەوێت. دواتر کۆمەڵێک لانکی شارستانیەتمانەیە، چینە، عێراقە، با بڵێن نیلە لە میسڕە، دواتریشی یۆنان گریکی کۆن دەرەکەوێت. ماباقی ئەو شوێنەوار یاخود ئەو لایەنانی کە گرنگی بە شوێنەواردن خودی خۆیان خاوەنی و مێژووە دێری نەنین، بەڵکو چاویان لەسەر ئەو شوێنەوارانەیە کە ئێستاکە بە تایبەت لە کوردستان هەن، چونکە ئەتوان بڵێم جەوێکی لەبەر ڕەخساوە بۆ ئەوان بتوانن تەواوی شوێنەوارەکانەوەی بە قانونیە توانن بیبن، ئەوانەی بە یاساییانە توانیشی لەسەرگەر ئەوانەشی مەسەلە نەتکرێ بە زۆرم لێبێ لە حاڵەتێکی تەموژاویا بێ بە قاچاق بەداخەوە کە ئێستاکە توانم بڵێم لە حاڵەتەوە بووە بە دیاردەیەکی زۆر باو لە هەرێمی کوردستانە هەستی پێ دەکرێت لە ئاستی زۆر باڵا لە ئاستی زۆر کەسانی گەورە لە تیمی زۆر تۆکمە کە گرنگی بە قاچاقبردن و تێکدانی شوێنەوارەکان لە کوردستان ئابن ئەمەش بە دڵنیاییەوە گرنگی و گەورەی و باشی ئەو شوێنەوارانە دەرەخا کە چەندێک چاویان لەسرە لە جیهانی پێشکەوت. زۆر جار شوێنەوارە ئاینیەکانیش ڕوبەڕووی ئەم مەترسیە بنەوە بۆ منە قورئانەکەی نەگەڵ لە 1920ەوە تا 3-4 جار دزراوە هێنراوەتەوە. ئەمە توانین ئەم قورئانە ژەر وەکو شتێکی شوێنەواری سەیری بکەین. بڵێ خۆی شوێنەوارەکان جۆریانەیە، شوێنەوارمان هەیە گواستراوەیە، شوێنەوارمان هەیە نەگواستراوەیە. واتە ئەوانەی کە گوازرێنەوە تەواوی ئەو کەلوپە لە شوێنەوار و پارچە شوێنەواری و دەستنووسانەی مرۆڤانی دەورانی کۆنەگەڕێتەوە کە لە مەجای گۆڕانکاری هەیە لە گۆزەیەکەوە لە مۆرێکی لولەیوە لە پەیکەرێکەوە لە کتێبێکی پیرۆزەوە بێجا لە کۆنترین کتێبەکان وەکو عهدی قەدیم و عهدی جەدید واتە تەورات و ئینجیل و دواتر قورئان و یاخود بەشێکی زۆر لەو کتێبە دەستنووسە قەدیمیانە کە لە زانستی پزیشکی و کۆمەڵێ لە توراسی ئیسلامی ژەوانەمان هەیە کە ئەمانە هەن بەگومان ئەمانەش بە شوێنەوار لە قەڵەمەدرن، چونکە هەر جێگە دەستێکی مرۆڤ چ نووسین بێ، بیناسازی بێ، گڵێنە سازی بێ، دەستڕەنگینی بێ، مافورێک بێ، فەرشێک بێ، تەمەنی بچێتە سەر و 200 ساڵ، واتە 200 ساڵ تەمەنی بەسەرا تێپەڕ بوێ، ئەمە دەچێتە قاڵبی شوێنەوارەوە لە ئاستی نێودەوڵەتی بە شوێنەوار هەژمار دەکرێت. جا هەر پارچەیەکی مێژووی کە 200 ساڵ تەمەنی تێبەڕی بە شوێنەوار هەژمار دەکرێت. زۆر باشە کاکشوان، ئەو شوێنەوارە جێگیرانەی کە ناگوێزرێنەوە تا چەندە لە هەرێمی کوردستانە بایەخیان پێدراوە کە گەشتیارێک نەک بۆ توێژینەوە خەڵکی بیانی بێت، گەشتیارێک بێت ڕۆی تێ بکا بڵێرە شوێنێکی مێژوویە و سوودێکی بۆ بەرژەوەندی گشتی هەبێت. وڵات تۆزێ ڕاشکا بۆتوانم بڵێم هیچ، ینی هەر خۆی ڕەنگە زۆر زانستی نەبێ بڵێ هیچ، بەڵام توانم بڵێم هیچ لە هەموو هەرێمی کوردستانە کە زیاتر لە 1500 شوێنەواری تۆمارکراومانەوە،
کەواتە مەلەفی قانونی هەیە ئەم شوێنەوارە لە فڵان شوێنەیە ئەمە مێژوەکەیەتی ئەمە وێنەکەیەتی ئەمە نەخشە جوگرافیاکەیەتی جگە لە قەڵای هەولێرکەیشی بۆ کراوە لە ڕیزی تۆماری شوێنەوارە نێودەوڵەتیەکان کە لە ڕێکخراوی نێودەوڵەتی یونسکۆ تۆماریانەکە و خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتیەکەواتە هەر شوێنەوارێک چوە ریزی تۆماری یونسکۆ خۆی لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی هەموو سپۆنسەرێکیەوە پشتگیری لێکە هیچ شوێنەوارێکی تر لە هێرێمی کوردستان بەدی ناکەین کەوا شوێنەوارێکی مێژووی بێ کە زۆران سەدان و دەیان و سەدان و بگرە ڕەنگە زیاتر لە سەدانیشمان زۆر باشە شایانی ئەوەن مەسەرەن بکنە شوێنێکی گەشتیاری مادە بۆ خۆیان و بۆ دەوروبەرەکەش و بۆ خودی شوێنەوارەکەش زۆر باشە ئەی مۆزەخانەکانمان دەچیت هەر وڵاتێک تەبان دەڵێ با بچم سەردانی مۆزەخانەی فڵان شوێن بکەم کە ناوی دەرکردووە تا چەندە مۆزەخانەکانی شارەکانی ئێمە جێگەی بایەخی گەشتیارانن وڵا ئەگەر لەمەیان ئاگە بە ویژدانەوە قسە بکەین ئەو تیمانەی لە مۆزەخانەکان لە مۆزەخانەی هەولێریش و سلێمانیش و دهۆکیش کە ئیش دەکەن زۆر دڵسۆزانە ئیش دەکەن ئەو شوێنەوارانەیان کە دەست کەوتووە بە کوالێتێکی زۆر باش هەوڵیان داوە بیپارێزن یا خود دەتوانم بڵێم بنبوون ئێمە لە شاری سلێمانی مۆزەخانەی سلێمانی ئەگە سعات 6 بەیانی بڕۆ هەتاوەکو چەندی شەو دەڵێ دەرگاکەی کراوەیە من ئاگادارم تیم هەبووە مەسەلەن کاتی داوامی یاساییش نەبووە تیمی مۆزەخانە دەرگاکەیانیان بۆ کردوونەتەوە ینی دەست پێشخەریەک لەوانەوە هەیە بەس بەداخەوە خۆی کێشەکە لە نەبوونی فەرهەنگی شوێنەواری و بەرزی ئاستی ڕۆشنبیری تاکەکانی کۆمەڵگایەوە دەکا هەم گرنگی بە خودی شوێنەوارەکە نەدەین لە پارێزگاریکردنی لە گرنگی پێدانی لە بە کەلتورکردنی چکە تۆش کە شوێنێک نەناسرێ و نەچێتە منهەجی پەروەردەوە و نەبێتە سەرچاوەیەکی داهات خەڵک بۆی گرنگە لێمە چی لەمە بکەم ئەم پێشنگایانە باشم کە ئێوارێ ئەمڕۆ لە سلێمانی پێشنگای ئەوە جێگەی خۆشحاڵێگەر پێشم خۆش بزە سەرەتا کۆمەتێک لەسەرەوەدا ئێمە شوێنەوارێکی زۆر گرنگمانەیە لە ناوچەی گەرمیان لەسەر لە گوندێکی نزیک قەزای دەربەندی خان شوێنەوارێکی پێوترێ پەیکوڵی ئەم شوێنەوارە بیناسازیەکی کۆنی دەورانی ساسانیەکانە بیناسازیەکە دروست کراوە بە شێوازێکی چوارگۆشەی 10 مەتر بە 10 مەتر مربع لەسەر بەردی بیناسازیەکە داستانێک بە زمانی دوو زمانی پەهلەوی یاخود فارسی کۆن و زمانی با بڵێن فارسی کۆن و پەهلەوی نووسراوەتەوە ئەمە داستانی سەرکەوتنی پادشا نێرسی کە لە تقریبا لە ساڵانی 293 زاینی بۆ 302 زانیاری 9 ساڵێک حکم دەکات دەبێتە حوتەمین پادشای ساسانیەکان کە شۆڕش بەسەر بایرامی ساسانیە ئاکات و لە سەڵات لای دەبات لەوێ وەکو ڕەمزێک وەکو بینایە سازیەک دروستەکە بۆ ئەو گەشتیارانەی کە لە ناوەندی دەسەڵاتدارەتی ساسانی کە لە 45 کیلۆمەتری ئێستای بەغدایە کە شارێکە پێوترێ مەداین یا تەیسفۆن هەنێک بەرناوی دەبن لەسەر ڕێگاکەی ئەوانەی لەوێەوە کۆش دەکەن بۆ شوێنە ئاینیەکەی ئاینی زەردەشتی کە لە سەردەمی ساسانیەکانە بووە لە شیز لە ئێران لە هەرێمی ئازربایجان بۆی لەو ڕێگایە ئەوەی هاتیچۆ بکە ئەم بیناسازیە ببینێت خۆشازان ئەو منتیقەی دەربەنێکی لێیە یەکێکە لە شوێنەوارە زۆر ناوازە و گرنگەکان زۆر سپاس بۆ کەشوان شوێنەوارناس لە هەرێمی کوردستان سپاس بۆ زانیاریەکان بینەرانی عزیز بەرنامەی پەیامی ئەمڕۆژمان بەم شێوازە کۆتایی پێهات تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ